بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز با کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازەوە هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بە هیوای ئەوەی کاتەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. سپاس شەیدا ئازیزانم، سڵاوی خوای گەورەتان لێبێت، تاعات و عیبادەتی مانگی پیرۆستان قبول و وەرگیراو بێ لای خوا. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە. کاریگەری ڕەمەزان لە کەمبوونەوەی تاوانە کۆمەڵایەتەکان لە کۆمەڵگە و بەتابەت لە شاری سلێمانی دەکەینە تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ. هەروەها چۆنێتی کۆششکردن بەتایبەت لەو مانگەی کە بۆ قوتابیانی پۆلی 6 و ئەزمموی تاقیکردنەوەکانی بە کەلۆری دانراوە تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ دەبێت. گەنج و سەرکردایەتی ئەو هەلو دەرفەتەی کە بۆ گەنج پێویستە بڕەخسێنێت لە پێناو تاقیکردنەوە و وەکۆڵێ ئەزمونکردنی ئەو لێهاتووی و بەهرە و توانایی کە هەیەی تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ. هەروەها بڕگەی چوارەم و کۆتایی بەرنامەکەمان بریتە لە بڕگەی کابانی ماڵ کە هاوکارمان فەزیلە جەمال ڕۆژانە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە ئاشناتانەکە بە دروستکردنی کۆمەڵێ خۆراک و شیرینی و شتی سوودمەند بەتابەت بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری و بابەتی ئەمە ڕەنگ لە تەواوی بڕگە و بابەتی ئەمڕۆماندا گیان بووتەوە و بەر لە هەشت ئاشناتانەکەین بە مێژووە گرنگەکانی ئەمڕۆمان. 16 ڕەمەزانی ساڵی 58 کۆچی دوایی دایکی ئیمانداران خات و عایشەی کچی ئیمامی ئەبوبەکر و خێزانی پێغەمبەری پێشەوامان سەلامی خوا لەسەر هەمویان. خات و عایشە یەکێک بوو لە ئافرەتە زیرەک و تێگەیشتۆکانی ئیسلام و بۆ ماوەی 40 ساڵ دوای کۆچی دوایی پێغەمبەر پێشەوامان توانی لە ڕێی زانست و تێگەیشتن و فەرمودەکانیەوە خزمەتێکی زۆری ئیسلام بکات لە بڵاوکردنەوەی بەهۆی کاریگەری پێگە و گەورەی خات و عایشەوە کە جاهیلەتی ڕابردوو جاهیلەتی هاوچەرخی ئەمڕۆژ تیری ژەهراوی و دوژمنکارانی خۆیانی تێدەگرن. ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی. بیستویەکی پێنجی ساڵی 1291 لە درێژەی سەرکەوتنی مسلمانان بەسەر خاچپەرستاندا و هەرسپێهێنانی دەسەڵاتی سیاسی و سەربازیان بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سوپای مسلمانان بە سەرکردایەتی ئەشرەف قلاوان شاری سەیدایان لە شام ڕزگار کرد و خستیانە سەر قەڵەمڕەوی دەوڵەتی ئیسلامیەوە. دوای ئەوەی کە بۆ ماوەی 200 ساڵ لە ژێر چنگ و ستەمی خاچپەرستە ستەمکارەکاندا بوو خەڵکی شوێنکەوتوی ئاینەکانی تر بەتایبەت جوولەکە و ئیسلامیان دەچەوساندەوە. بەڵام کە سوپای ئیسلام و ئەیوبیەکان جڵەوی دەسەڵاتیان گرتە دەست زۆر بە میهرەبانی و مرۆڤ دۆستانە هەڵسو کەوتیان لەگەڵدا دەکردن و بە چاوی ڕابردوو تۆڵەکردنەوە سیر نەدەکران. شاری سەیدا کۆتا سنوور و قەڵەمڕەوی سیاسی و سەربازی خاچپەرستەکان بوو لە شامدا. بیستویەکی پێنجی ساڵی 1850 وڵاتی کۆلۆمبیا سیستەمی کۆیلایەتی لە وڵاتەکەی قەدەغە کرد و ڕایگەیاند بۆ لەمە دوا نابێ مرۆڤ بە سیفەتی کۆیلە کڕین و فرۆشتنی پێوە بکرێت. بیستویەکی پێنجی ساڵی 1881 دامەزراندنی کۆمەڵی ئیتیحاد و تەرەقی لە تورکیادا کە ڕۆڵێکی خراپی گێڕا لە بڵاوکردنەوەی گیانینەتەوە پەرستەتی بە گشتی و تۆرانیەت بەتایبەت. هەروەها ڕەخنەگرتن لە دامەزراوەکانی عوسمانی و دەرخستنی لایەنە خراپەکانی مسلمانان و زمانی عەرەبی و وەسف و سەنای ئەوروپا و هێنانی ڕۆژهەڵات ناسان و کردنەوەی دەیان دەرگای کاریگەربوون بە ئەوروپا لە ڕووی سەربازی و زانستی و ئابووری و کەلتوریەوە هەموو ئەمانە لە ئامانج و سیمە دیارەکانی ئەم کۆمەڵەیە بوو. هەرم کۆمەڵەیە بوو کە بوونە هۆی پەروەردەکردن و پێگەیاندن و ئاراستەکردنی مستەفا کەمال ئەتاتورک بۆ ڕووخان و هەڵوەشاندنەوەی خلافەتی ئیسلامی لە ساڵی 1924 دا و کردنی تورکیا بە کۆمارێکی عەلمانی و دژە ئیسلام. بیستویەکی پێنجی ساڵی 1970 کۆچی دوایی نووسەر و فەیلسوفی جیهانی ژان پۆل سارتەر شاکاری بوون و نەبوونە و بە پێشەنگ و پێشڕەوی وجودیەت دادەنرێت لە سەدەی 20دا. بیستویەکی پێنجی ساڵی 1990 کۆچی دوایی زانا و شاعیری ناوداری کورد فەقێ محەممەد ژاژڵەیی ناسرا و بە هیجران لە تەمەنی 80 ساڵیدا. بیستویەکی پێنجی ساڵی 1991 کۆمەڵی سریلانکی توندڕە و کەسەر بە پڵنگەکانی تامیل بوون هەستان بە تیرۆرکردنی سەرۆکوەزیرانی هیندستان
ڕاجێڤ غاندی بە بیانووی ئەوەی کە دەوڵەتی هیند لە ڕووی ئابووری و سەربازیەوە یارمەتی کۆمەڵەکەیان نادات. 21 پێنجی ساڵی 2009 کۆچی دوایی هونەرمەندی دەستڕەنگین و گەورەی کورد قادر عەبدوڵڵا ناسرا و بە قالەمەڕەی شمشاڵژان. بینەرانی عزیز لە هەڵەبجەی شەهید جوتیارێکی نمونەیی 40 داری لەسەر یەک دار مۆتۆر بەکردووە. پەیامدەرمان سامان فەتاح لەم بارەیەوە ڕاپۆرتێکی بۆ ئامادەکردوین، فەرموون پێکەوە بینەری دەکەین. سڵاوتان لێبێ، من ئێستا لە لای جوتیارە نمونەیەکەم لە ناحی سیروان لە ناو کەڵگە کشتتوکاڵەکەیدا کارێکی جیاوازی کردووە کە 40 جۆر میوەی داوە لە داری بەیە کە من ئێستا لەگەڵ خۆی قسەکەم کاگازادەگەر بێن ئێرە و پێمان بڵێن ئەو ئیشە جیاوازی کە ئێوە کردوتانە چییە بۆمان ڕوون بکەنەوە. بەڵێ پێشەکی دەستخۆشیتان لە یەکەم بۆ ئەم هاتنتانەوە بۆ ئەم دەرفەتەی بۆ من تا ڕەخسان. ئیم ساڵ تقریبن 25 شەو من خەباتێکم کردووە لەسەر 5 دار تقریبن 120 جۆرم لێداوە، ئەوە یەکیان، ئەمە دوانیان، ئەوە سییانیان، ئەوە چوارن، ئەوە پێنجیان. ئەمەیان کە لە قوپۆی زۆرم بۆ هێشتەوە هەر تقریبن پێش 2 ساڵ لەمەوە پێش خۆم دارەکەم ئەستور کرد لە بنەوتم با هەرچۆن بێ 40 جۆر یا 30 جۆرم بۆ بەخێوکە لەبەرەوەی ڕێگی چالاک بێ، ڕێگی بەقوت بێ و دارەکانیشی لقی زیاتر بێ، هەتا لقی زیاتر بێ من زیاتر لێ پێوانەکەم. ئێستا گەر خۆتان بیبینەوە گوێزە ئیتر نازانم تا چ ڕادەیە سەرکەوتووە، ئەوە گوێزە گەڵای کردوون هەمویان، ئەمە سێوی سوورە، ئەمەیان هەرمەی زەردە، ئەمەیان لێرە سێوی سەوزی ترشە، ئەوەیان سێوی زەردە، ئەمەیان هینگی دنیاە، ئەگە سێریکەوە هینگی دنیاە، ئەمەیان سێوی زەردە، ئەوەیان فەریکە سێوە، ئەمەیان گوڵێکە لە ئەڵمانیا هێنابووم، گوڵێکە هەروەچێکم لێداوە لە 2 لا لێم داوە سێ کە خۆی گوڵەکەش گیرساوە. جاگەر بێنام دی و ئەمەیان گۆیژە، ئەوە گۆیژە، ئەویان هەرمێ کێوی لەیە، ئەمەیان سێوە و ئەمەشیان گۆیژە. ئیتر یەک پارچە هەڵساوم لە ئەنواعەکانە، هەڵساوم لە یەک دارا کۆم کردوتۆ هیوا هەیە خاوەنی نیو دوانم عەرزە و حەزی بە هەموو بەروبوومێکە. سوودی ئەم موتوربە چیە؟ یعنی بۆچی گرنگە ئەم موتوربەکردنە لەوەی کە دارەکان بە یەکتر تاقی بکرێتەوە یا خۆچی؟ بەڵێ من یەک خۆتەزانی ئیشەکانم لەسەرەوە ڕوا ئیمتیحانی لەسەر بکەم و دووش فکرم لەوە کردوتەوە جوتیارێک یا گەنجێکی ئەم وڵاتە خاوەنی 500 مەتر عەرزە، من 40 جۆرم لە یەک دارا کۆ کردوتەوە، ئەگەر ئەم 40 جۆرە لەم دارا بڕۆین تەوزیعی کەین 43 مەتری ئەوێمە 120 مەتر، بەس من هاتووم لەسەر یەک دار لە 20 سانتیما من بەرهەمم مێناوە. کاگازات بۆن منە ئێستا وەک خۆت باست کردم ئەم جۆرە جیاوازانی بۆن منە میوەکانت داوە لە تەنیا دارێک، یعنی ئەگونجێ یعنی ڕێگەی تێ ئەچێ کە ئەم بۆن منە پرتەقاڵت داوە لە بەیە، یعنی هەردوو بەروبوومەکە هەردوو بەرەمەکە بێتە بوون، یعنی پرتەقاڵش بگرێت و بەیەش بگرێت. نا خۆی پرتەقاڵ مزرەمەنیەکانە نادرێ لەمە، بەڵام لێرەوە هەموو ئەم جۆرانی کە من لێم داوە بە ئیزنی خوا ساڵێکی تروەرە هەر هەموو جۆرەکانی لە لێ کەرۆتی پێوەی ئەوە هینگی دنیاە لەسەر بەهەیە، بەڵام لە پاڵی هەرمێ لێکەرەوە، بەڵام لەو لایە گۆیژ لێکەرەوە، بەڵام لەم لایە گوێز لێکەرەوە، کۆمەڵەشتم لێ داوە. منەڵم با بە شوێن شتا بگەڕین، بۆ نمونەیە من چای و بامێم داوە لە یەک، بۆ من بە شوێن یا گەڕاوم بیدۆزینەوە کە تۆ خۆت تەجروبەت کردبێ، یعنی بەرەمیان گرتووە؟ بەڵێ ئەوەیان دوانی گرتبوو، ڕەشەباکە خستی هەمایان ئەگەر بیت ئەگەر کاکە تەسویریکە ئەمە پار لێم داوە، خۆتان بیبینن ئەمە پار ساڵ لێم داوەوە هەرمەیە، ئیم ساڵ 2 دانەی گرتبوو و تەرزە و ڕەشەباکە وەرانی، بەڵام هەڵسام ئەم پەردەم بۆ کرد لەبەرەوەی هەم تیشتی خۆر لێ نەدا، ئەمەشیان 16 جۆرم لێ داوە، ئەمەیان 16 جۆرە، ئەگەر سێریکەی هەتا سەرۆ هەمووی موتوربەیە 120 جۆرم داوە لە 5 دار. بەڵێ عزیزان و خۆشەویستانم، ڕەمەزان و کاریگەری لە کەمبوونەوەی تاوان بەتایبەت تاوانە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانی تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ.
بێگومان ڕەمەزان مانگێکە یەکێکە لەو مانگە گرنگانەی کە ڕۆڵێکی سەرەکی گێڕاوە لە ئاشتەوایی کۆمەڵایەتی لە کۆت و بەندکردنی مرۆڤەکان لە بەشێ لەو گوناه و تاوانە کۆمەڵایەتیانەی کە ڕۆژان لە کۆمەڵگەدا ڕوەدەن بۆ قسەکردنی زیاتر و زانیاری زیاتر لەبارەی بەراوردی ڕەمەزان بە مانگەکانی تر لە کەمبوونەوەی تاوانەکان و تاوانە کۆمەڵایەتیەکانی وەکو دزی و کوشتن و شەڕ و ئاژا و فەرتەنە میوانداری زۆر بەڕێز مقدم هیواکەریم و تەبێژی بەڕێوەبەرایەتی نەهێشتنی تاوانمان کردووە کە هیوا زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوون تاعاتتان قبول بێ زۆر بەخێر بێ کاگیوا زۆر بەخێر بێ سەرەتا پرسم زانم تاوانەکان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەراورد بە مانگەکانی پێشوو چۆنە ئایا کەمی کردووە یان چ جیاوازێکیە زۆر سپاس بۆم دیدارە بێگومان لە مانگی ڕەمەزانە هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزانە کێشەی تاوانەکان یاخود ڕژماری تاوانەکان کەمتر بە بەراو لەگەڵ مانگەکانی پێشووە دیارە بۆ خۆت دەزانێت کۆمەلگایمە کۆمەلگایە کە پابند بە دابوونەری و پابند بە دین و لە مانگەیە زیاتر پابندبوون بە و التیزاماتە دینیە و گۆشەگیربوون و لە سوچی مزگەوتەکان و یاخود دوورکەوتن لە کۆمەڵی کێشە و مەشاکل ئەمە شوای کردەوە کە بنکەکانی پۆلیس و نووسنگەکانی ئەمە تا ڕادەیەک کێشەکان کەمتر بوێت بە بەراو لەگەڵ مانگەکانی پێشوە وێت کۆمەلگای کوردی کۆمەلگایەکان لە مانگەیە زیاتر خۆی دەبورێت لە کێشەکان و زیاتر لە خۆ سەرقاڵەکات بە ڕێوەسمە ئاینەکانەوە ئەمە شوای کردووە کە لە مانگەیە درێژەی کێشەکان کەمتر بێت لە چاو مانگەکانی پێشووتر هیوادار بوون ئێمە هیواداری مانگەکانی دوای ڕەمەزان و پێش ڕەمەزانی شەروا بێت چونکە ئێمە ئاگاداری لە مانگەیە ڕاستی کێشەکان کەمی کردووە کەواتە بەڕێزت پێت وایە کە پابندبوون بە ئیسلام و هۆکارێکی گرنگی کەمبوونەوەی تاوانە پێچە قسەکردن لەسەر مۆزوعات اختصاصی من نەبێ بەڵام بێگومان ئاین بۆ خۆی دەورێکی تەواوی هەیە لە هەموو کۆمەلگایەکە هەچ جۆرە ئاینێک بێت بۆ ئینسانەکان مقەیە دەکات بەو بنەمانەی کە لە سەری دامەزراوە بۆی ئاینیش بە تایبەتی لە کۆمەلگای کە ئێمە دینی ئیسلامە بێگومان دینی ئیسلام ئینسانەکانە پارێزێت لە هەر کارێکی تاوانکاری کە بێتە هۆی زیورکردنی بەرامبەرەکەی یاخود لە ناوبردنی بەرامبەرەکەی بۆیە بە تاکید ئاین دەورێکی باڵا هەیە لە بنبرکون چاسەکردنی و کێشانێ کامانن ئەو تاوانانەی کە هەستەکرێ وەکو پۆلیسی سلێمانی وەکو بەڕێبەراتی نێشتنی تاوان کە لە ڕەمەزاندا کەم بوونەتەوە بە بەراورد بە مانگەکانی تر بەڕێبەراتی من نێشتنی تاوانی بەڕێبەراتیم بەرەنگاربوونی تونتیژی ئافرەتان و خێزان نێشتنی تاوان مکافەحەیە بەشێکی جیا سەر بەڕێبەراتی پۆلیسی سلێمانیە منۆکو قسەکردن لەسەر بەڕێبەراتی خۆوان و ئاگادارم کە نووسنگەکانمان لە قەزاکانی لە ناو شاریشە کە دوو نووسنگە هەیە ئاگادارین کە کێشەکانمان ئێمە زیاتر کێشە جونحەکان نەبینیوە تا کەت نەبینین ئەو کێشانەی کە جنایەتە ئەوە چ لە بنکەکانی پۆلیس بەڵامی کە من ئاگاداری کێشەکانی بەڕێوەبردننی بەڕێبەراتی خۆمانم کە لە لێدان و هەڕەشە و دەرکردن و زەوتکردنی ماڵ و ئەوانە کێشەکان کەمی کردووە بە بەراورد لەگەڵ مانگەکانی پێشووترە ڕێژەی کوشتن ئەو ڕووداوانەی کە کوشتن لە هەرێمی کوردستان هیچ جیاوازیەکی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی تردا هەیە خۆشبەختانە تاکۆ شتێکی وانە بوو ناڵی نییە بەڵام بەراورد لەگەڵ مانگەکانی پێشوە کەمترە بێگومان بەڕێزت بۆ بورە ئەماژەت بۆ کرد کە بەڕێبەری توندوتیژی دژی ئافرەتان و خێزانینەوە زۆر باشە لەم مانگی ڕەمەزانەدا هیچ کێشەیەک ڕوبەڕووتان بۆتەوە بڵێن هیچ کەسێکتان بۆ هاتووە کە کێشەی خێزانی بێت یان هەر کێشێکی کە بێت کێشەم هەیە کێشەمانەوانی کە مانگی ڕەمەزان ئێمە دەرگای نووسنگەکان داخل نا کێشەکان هەیە بەڵام بە بەراورد لەگەڵ مانگەکانی پێش ڕەمەزانە کێشەکان کەمتر بووە ئێمە من چکە خەفەرە ئێشگری لە ناو نووسنگەکانە هەیە و نووسنگەکانی دەرەوە شارشە ئاگاداری ینی شەوی وا هەیە هیچ کێشەیەکمان نیە ڕوبەڕۆژ وایەت بەراورد کەمترین کێشە تۆمارەکرێ ئەمە وای کردووە کە کاریگەری مانگی ڕەمەزان بووە بەڵام دەبینی پێش مانگی ڕەمەزان کێشەکان زۆرتر بوونە کەواتە مانگی ڕەمەزان بخۆی دەورێتە ئەسیری هەبوو لە سەرکەمکردنەوەی کێشەکان لەم مانگی ڕەمەزانیا هیچ کێشەیەکتان بۆ هاتووە بەڵێ بێگومان زیاتر ئەو کێشانەی کە یەنە لای ئێوە کەیسەکان چ جۆرە کێشەیە ئەو کێشانەی کە ڕووەکە نووسنگەکانی ئمە کێشە خێزانیەکانە زیاتر کێشانەی کە لە بینی هاوسەرەکانە ڕوێن ئەواتە لە بینی ژنومێردا یاخود کوڕباوکە یاخود کچ و دایک وانەیە کە لە چوارچەوەی خێزان نەبێ زیاتر ئەو کێشانە ڕۆکاتە نووسنگەکانی ئێمە وات هەر کێشەیەکە لە دەروی خێزان بێ بنکەکانی پۆلیسی بینن بەڵام ئەو کێشانی کاتووە لە ئێمە هەمووی خۆشبەختانە تاکو ئێستاکە هاتی بێتین کێشەی بەسی بۆ توانراوە چارەسەر بکرێت زۆر باشە وەک دەزانین ئەو باندە وەکڵێ تونند و توێژی مەترسی کە سەرۆکی ئاسایشی سلێمانی دەڵێت تا ئێستا بە درێژایی کاری لێکۆڵینەوە و سەرۆکایەتی ئاسایشم باندی وا مەترسیدارم نەبینیوە دواییش ڕاگەنرا کە ئەمانە پەروەردەکراوی نادی و شوێنە خراپەکان مەبەستمەوەیە لە کاتێکە
کەمتر ڕێگەکەوێ شوێن کەوتوانی ئاینێک لە کوردستان یا ئەوانەی کە پابندن بە ئاین و بە بەهاجوانەکانی ئاینەوە کەمتر ڕێیان تێچێت کە بۆ منە تاوانە گەورەکانی وەکو کوشتن و دزی و ئەم شتانە بکەن. بۆچی ڕەمەزان لە کاتێکا هەر ئەو خەڵکە خراپە لە ڕەمەزانە کەمتر بوون ئەم تاوانە گەورانە ئەنجامەدەن؟ سەبار بەشی یەکەم پرسیارەکەت ئەکرێت لە بەڕێبەراتی ئاسایی سلێمانی خۆیان چکە ئەوان کای لێکۆڵەوە پەراوی لێکۆڵ لای ئەوانەوە ئەوان زیاتر شارەزاترن لەو مەجالەیە کەوە وردەکاری پەراوەکە ئەزانن چییە بۆ ئێمە بەڕاستی ئیشی ئێمە ئاگداری ئەو بوونیان نین بەرز بەڕێبەری ئاسایی شەوەی ڕاگەاندوو چکە بە حکمی ئەو لێکۆڵەوەی کە کردویانە بە ئەنجام ئەنجامە گەیشتووە. بەنسبەتی ئەوەی ئایا جیاوازی بەناو کەسێکی ئیسلام و کەسێکی غیری ئیسلامی یا کەسێکی پابند نەبوو بە ئیسلامە ئێمە کۆمەلگایەکی پێشتر ئاماژە کۆمەلگایەکین تا سەرێسقان پابندبوون بەدابوونەوە بۆیە بێگومان ئاین بە هەر دیوەکە کاریگەری هەبووە لەسەر تونوتیژەکان بە دیوە باشەکەشە کاریگەری هەبووە و هەندێک جاریش تەوسیف یعنی بڵێن تەفسیری خراپ و ئەوە کراوە بۆ دین دەبینین نەتیجەی زۆر خراپیەوە بۆی بێگومان تۆ کەسێکی پابند بە دین تا ڕادەیەک دەبینی زیاتر مەلی بەلای تونوتیژیە هەیە زیاتر دەیۆشتەکان بەو ڕێگە دینیەکە خۆ پێغەمبەر دایاناوە و ئاماژی پێدرا چارەسەر بکرێ بەڵام لە هەمان کاتە دەبینی هەندێک کەسیش بن بە حکمی ئیشە کارەکان کەس دەبینی پابند بە دینەوە بە دەرنیە لە تونوتیژەکان بۆیە دەنوێت هەنجار تەفسیری جیاواز بۆ دەقەکانەکەی ئەمە شوای کردووە کە تونوتیژی لێ بکەوێتەوە. کاکیوە ئەو کێشانەی کە ڕوبڕی دەستگاکیەوە ئەبێتەوە چۆن چارەسەریانەکەن ئایا لە ڕێگەی یاساوە هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشانە ئەیان خۆتان بە دوواداچوونەکەن و کێشەکانیان چارەسەرەکەن یاخود لە چه حاڵەتێکدا ئەو ئافرەتانە داڵدە ئەدەن لە لای خۆتان ئەیان هێڵنەوە؟ سەبار بە چارەسەرکردنی کێشەکان دیارە ئێمە لە ناو نووسینگەکانە بە دوو شێواز ئیشەکرێت بە شێوازە تەقلیدیەکەی ئەوە کە پێشترە بووە لە ئەسوولی محاکەم جەزایی عێراقیەوە بکردنەوەی ئەوراق و بینینی دادوەرەوەوانە و بە ڕێگاکەی کەش توێژەر هەیە لە ناو نووسینگەکان هەر کەسێک بێوێت نەبێ بە پەراوە یاخود ئەوراقی لێکۆڵی بۆ ڕێک نەخرێەوە دەوێت لە ڕێگەی گفتوگۆ و کێشەکانی بۆ چارەسەر بکە بۆ ڕێگەی دووەم چارەسەرەکەی بەشێکشی دەبێت بە پەراوی لێکۆڵ دواتر دە بە بڕای دادوەر ڕوبەروی لیژنەی ئاشتەوایی ئەبنەوە یاخود لە ئەسنای لێکۆڵان خۆیان داوای گفتوگۆکەن و لایەنەکان هەردوو لایەنی کێشەکە لەلایەن توێژەرانەوە دەبینرێن و گەیشتن دەگەن بە نەتیجەیەک دواتر لە پەراوەکە تەنازولەکان یاخود لە کۆتای پەراوەکە دەخەنە بەردەم لیژنەی ئاشتەوایی کە ئەم لیژنە ناو بەڕێوەبەرایەتی هەیە بۆ چارەسەرکردنی کێشە و گفتوگۆکردن لەگەڵ لایەنەکانە ئەمە ڕێگاری ئیشکردنی ئێمە و بەشێکی ئەو کێشانە بگرێ هەر چارەسەر نابێت چونکە بۆ خۆی خاوەنی ڕابردوویەکی دوورە لە کێشە مەشاکل کەواتە کێشانی کە چارەسەر نابێ ئەوە چیەکەن لەو حاڵەتانەیە ئافرەتەکان داڵدە ئەدەن؟ ئەگەر ئافرەتێک هەڕەشەی لەسەر نەبێت داڵە نەهدرێت تەنها بۆ ئافرەتانی کە هەڕەشیان لەسەر بێ و ئەگەبێت و لەلایەن کەسوکاریانەوە هیچ ئەوایەکی کەیان نەبێت ئەوە دەخێنە شەڵتەرە بۆی بێ پارێتاک و کێشەکان چارەسەر بێت یاخود تەسلیمی کەسێکی ئەمینەکەینەوە بەڵام ئەگەر خۆی خاوەنی کەسوکار بێ کەسوکاری وەری بگرێتەوە یاخود هیچ هەڕەشێکی لەسەر نەبێ وی وەرناگرێتەوە بەڵام بەداخەوە ئێمە لەم شاری ئێمە بەتایبەت باس پارێزگەستیمانی بکەن ئێمە بەشێکی زۆری ئافرەتانی بێلانەمانەیە کە ئەمانە هەڕەشیان لەسەر نییە پێویستیان بە شوێنێکە بۆمانەوە بەتایبەتی ئەو شوێنش کە هەیە تەنها بۆ ئافرەتانی هەڕەشە لێکراوە بۆی بەپێی ڕێنمای ئەو شوێنە ئەو کەسان ناتوان لێ بمێننەوە. چۆن ئیسلمێن کە ئافرەتێک ڕەشە لە سەکراوە بە قسەی خۆی یان بە بەڵگەیەکی بۆ منە تەندروستی بیسەلمێن کە جەستەی ئازار درراوە یان بۆ منە چۆنیەوە دەیسەلمێن کە ئەمە ئافرەتە ڕەشی لە سەکراوە ئەگەر لە کۆمەلگەدا بمێن تۆ ڕوبەڕووی لەوە چێ مەترسی گەورەتر بێتەوە. کاتێک ئافرەتێک یا هەر کەسێک بە تایبەتی باسی ڕەگەزیمیە بکەین چونکە شوێنەکە بۆ ڕەگەزیمیە کاتێک سەردانی بنکەکانی پۆلیس یا خولایی ئێمە دەکات کە ئاماژە بێت کە ڕوبەڕووی هەڕەشە بووەتەوە یا خەڕەشە لەسەر ژیانی هەیە ئەگە بێت و ئاسەواری لێدانی پێوە بێەوە بە بڕای دادوەر دەنێرێتە نەخۆشخانە بۆی راپۆرت پزیشکی بۆ ڕێک بخرێ دواتر بە بڕای دادوەر ڕێکارەکان ئەو بڕیارەکان کە دەدرێت جێبەجێەکەت و ئەگەر پێویست کەسەکە پێویستی بمانەوە دادوەر بڕیادا بچێتە شەڵتەر چونکە مە شتێک نییە بە ئارزوو بە ئیشتیهات بێ چونکە لە بەرەو شوێنە مەسئولیەتی لەسەرە. کاگیوا بیستمانەکە باز لەوە کراوە هەندێک ئافرەت لەو دەستگانەی ئێوە لەوەی دەستگای توندوتیژی دژی ژنان بوونیان هەیە کە ئەم ئافرەتانە منداڵیشیان هەیە ئێوە چی لەم منداڵانە دەکەن لەو حاڵتەدا هەر لەگەڵ دایکیانە ئەمێننەوە یان تەنها دایکەکە وەردەگرن؟ مەبەستە شوێنی داڵەدانە؟ بەڵە بێگر ئێمە لە کێشەکان ئەوەیە بە تایبەتی تا مناڵی خوار 5 ساڵ وەرەگیرێکە کوڕان و کچانیش بێت بەڵام سەروی 5 ساڵ ئەوەی کێشەی بۆ دروست کردین بەداخە چونکە ئەو شەڵتەرە بۆ ئافرەتانە و خەڵکانی تەمەنی سەروی 18 ساڵ بێت چونکە بە تایبەتی ئەو شوێنە شیاو نییە بۆ مناڵ بەداخەوە مەفروضە ئەو ئافرەتی کە چووە ئەوێ کە مناڵ لەگەڵا بێ سەر ئەو مناڵی لێ وەربگیرێتەوە بە بڕێدا ببنێتە خانی سەر بێ سەرپەرشتیان تاکو لەوێ بێ کە سوکاینەی بۆی ئەو مناڵە لە ژینگەیەکی تەندروست ئەمە لە چ تەمەنێکەوە ئەنێردرێتە ئەوێ
مەبەستم منداڵەکەیە زۆجا ئافرەتی سێ چوار مناڵەکەڵای بەڵام تەمەنەکانی خوار 5 ساڵ من ڕازی مناڵەکان لێ دوورکەونەوە ناچارە بێ لەگەڵ خۆیان بێ لەو شوێنە ئەو شوێنش تا ڕادێک شیاونی بۆ مناڵ بەڵام هەندێک جار دادوەر بڕیارە دەدات کە ئەم مناڵە بچێتە خانەی بێ سەرپرشتیان لێژە چاودێریا بێت بە تایبەتی ئەگەر تەمەنی سەروی 5 ساڵ بێت بۆ کوڕان بە هیچ شێوە شیاو نییە ئیجباری دەبچێتە خانەی بێ سەرپەرشتیان چکە لەبێ شوێنە شوێنی مانەوەی ئافرەتانە کاتێک ئافرەتێک دەرەچێت لە شەڵتەرەکان کە سوکاری دێن بە دوای یان بۆ منە تەنازولێک کراوە بۆەوەی کە ئیجارێکی تر ئازاری پێ نەدرێتەوە هەڕەشەی لەسەر نەبێ ئێوە چۆنچۆنی هیچ بۆونە گرێبەستێک هەیە بۆ ئەوەی کە ئەم کابرا تەعاودێ بدا بۆونە بڕیارێ بدا کە جارێکی تر ئازاری خێزانی بێ خوشکی بێ ئەم دایکی بێنیدا بە نسبەتی پەراوی لێکۆڵنەوە کە تەنازولی تیاکرا هیچ مەرجێکی تیان نییە ئەم وەکو قانون کە کەسێک کات منتی من لە سکاڵاکەم خۆشم دەکڕم لای کە سوکارم بە بڕای دادوەر ئەو ڕاقە کۆتایی پێدێت داخرێ بەڵام ئێمە وەکو ئاماژەم ئەو هۆ بە یاسای ئەو هۆ بە یاسایی دەرونیەمان هەیە لە ڕێگەی ئەو متابعاکر و پەیوەندیان پێکو و ئاگادارە بن لە حاڵ و گوزەرانی ئەو ئافرەتان بەڵام وەکو ڕێکارە یاسایەکە هیچ دقێکی یاسایی نیە کە دوای داخستنی پەراتۆ بتوانانی متابع بکە ئیلا بە بڕای دادوەر خۆی جەخ لە سەر و کاتۆکە ئەبێ ئەگەر تەنازوشی تاکرا لە تەنازولە مەرج نییە دەتوانێت سەر پەراوە دابخرێت کاهیوە لە ڕەمەزاندا بڵێن بەتایبەت لە مانگی ڕەمەزانەدا هیچ ئافرەتێکە بووە کە ئەزانین کە ئافرەتەکان زیاتر لەسەر کێشەیەکە کە ئێوە داڵدەیانە دەن و دەڵێن کە هیچ لانەیەکیانی هیچ ماوایەکیان نییە قەت بووە لە مانگی ڕەمەزانەدا باوکی بێ برایی بێ هاوسەری ئەو ئافرەتە بێت لێ خۆشببوونی بۆ دەرکرد بێت و هاتی بێتە لای ئەوە داوای ئەوەی کرد بێت کە ئەم خانمە بێتەوە لای خۆی ئێمە لە مانگی ڕەمەزان و پێش مانگی ڕەمەزان شەو حاڵەتانەمان هەبوو بەڵێ چکە خۆ دەزانی و ئاماژەم پێدا کۆمەلگایمە کۆمەلگایەکە بە تایبەتی لە ڕووی مەسائلی ئافرەتەوە زۆر مقید و زۆر تەحەفوزەکات بۆیە کاتێککە خێزانێک ئافرەتێکی یەک کچێک هێتە دەرەوە بە زووترین کاتێ وەری بێتەوە بۆی کێشەکە لەناو کۆمەلگای بڵاو نەبێتەوە تەفسیری جیاوازی بۆ نەکرێت خۆشبەختانە خێزانەکانی ئێمە لەو ڕۆ زۆر پابندن بەوە کاتێککە کچێکیانش ماڵێک ئافرەتێکیان لە ماڵ دێنە دەرەوە بە زووترین کاتدایانەوە و کێشەیە چارەسەر بکرێت و بە سینگی فراون ئافرەتەکانی شوەرگەن چکە بەشێکی زۆری کێشانی کە ڕۆکن لە ئێمە کێشەکان بەسیتن لە حاڵەتێکا کە یان داوای ئەم ئافرەتەکەن و ئەڵێن ئێمە لی خۆش بوون و ئەی بینەوە ئێوە چۆن ئەتوانن باوەڕ بکەن و قەنەعەت بکەن بۆ کەسە کە ڕاست دەکات و ئەم ئافرەتە باتەوە هیچ زەرێکی پێ ناگەێن ئەوە دادوەر کە ئەو کەسە کاتێک کە ئەگە بە مەرجە تۆمەتبار نەبێت لە پەراوەکەوە ئەگەر پێم بڵێ بزانم ڕێکاری وەرگرتنەوەی چۆنە ئەگەر بێت ئەو کەسە شکاتی لێ نەکرابێت لەو پەراوەیە کە ئەو کەسێت یا تاڵ دراوە تۆمەتبار نەبێت ئەوە دادوەر بڕیارەدات کەسێک لە خێزانەکەی بێت وەری بێتەوە ئەو کەسە بەردەم دادوەر ئامادا بێت یەکێ لە ئەندامانی خێزانەکەی وە ئیفادی لە وەرەگیرێ و دادوەر بڕیاردا بە وەرگردنی بەڵێنامەیەک لەم کەسە بۆی کە ژیانی ئەم کەسە پارێزا بێ و بەڵێنامەیەک لە کەسی داڵدران خۆشی دواتر ئەم کەسە تەسلیم بکرێتەوە بەڵام ئەگەر هاتوو هەنێ حاڵەتێ ئەم کەسە تەنەزولی کرد لە پەراوەکە وتی من دەچمە دەرەوە ئەگە تەمەنی سەروی 18 ساڵ بێ دادوەر دەریەکات لە شەڵتر بەبێ بەڕسەر ڕزامەندی خۆی بەڵام ئەگە خوار 18 ساڵ بێ ئیجبارین دەبێت کە لە خانەوادەکەی وەریبرێتەوە زۆر باش کاگیوە جەناب داماژت بەوە کرد کە خۆشبەختانە لە ڕەمەزان ڕێژەی تاوان و تاوانە کۆمەڵایەتەکان کەم بوون و ئومێد دەکەم لە دوای ڕەمەزانی ژەر بەم شێوەیە بێ چونکە کەمبوونەوەی تاوانە کۆمەڵایەتیەکان و توندوتیژەکان لە کۆمەلگەدا ئاواتی هەریەکێک لە تۆ من و مامۆستایەکی ئاینی و دکتۆرێک و هەمومانە چی بکرێت دوای ڕەمەزانیش ئەم جۆرە لە کەمبوونەوەی تاوانە هەر بەردەوام بێ و کۆمەڵگە بە جۆرە لە جۆرەکان بتەکێتەوە لەو تاوان و توندوتیژیانی کە ڕۆژان لە خێزان و لە کۆمەلگەدا ڕوەدا بێگومانێکێک لەوانەی کە لە بابە پیرانە بۆ ئێمە ماوەکەی شانازی پێوەکەین لە خێزانەکانمانە بۆی دەستگرتن بە خێزانەکان و پاراستنی ئەو چیانە بۆ ئێمە زۆر زەرۆدەک بۆیە چارەسەرکردنی کێشەکان لە چوارچێوەی دیوارەکان لە ڕێگەی گفتوگۆ و گوێگرتن لە بەرامبەر هەم کەمکردنی ئەرکەکان لەسەر شانی حکومەت و دەستگا پۆلیسیەکان و هەمانەوەی خێزانەکان و هەمانەوەی شکۆی خێزانیشە وێمە لەم بینبەری ئەوە داوا لە هەموو کەس هەموو خێزانە ناکەین هیچ خێزانێک بەدەر نییە لە کێشە مەشاکلەکان بەڵام هیوادارن گوێ لە بەرامبەرەکان بگیرێت و بتوانێت بە ڕێگەی گفتوگۆ کێشەکان چارەسەر بکرد لەوەی کە تەرەفی دووەم و سێمی تێ بکوێت چونکە دواتر ئەم کێشانە ئاڵۆسترە بێت واتە خۆپاراستنەکە باشە لە خۆ چارەسەرکردنەکە کاهیوا کێشەی خێزانیش ڕۆبەڕووی ئەو دەستگای ئێوە ئەبێتەوە بۆ نمونە کەسێک کێشەی خێزانی بووێت و هاتی بێتە لای ئێوە ڕووی لە ئێوە کردبێت خۆمان کێشەی خێزانی وەرەگرین زیاتر کێشەی خێزانی وەرگن زیاتر و کێشانی کێنە لای ئێوە چی ئەو کێشانەی کە کەتنەوە تا جۆن حەدێتە لای ئێمە لە لێدان و سوکایەتی کردن و زەوتکردنی مناڵ و دەستگردن بەسەر کەلوپەلی ناوماڵ و دەرکردنی ئافرەت لە ماڵەوانە تەنات هەڕەشە و خیانەتی زەوجیش ئێمە دێتە لای ئێمە وەریەکەی وەکو نووسنگەکان چکە ئێستا ناوەکەمان پێشت ئێمە بەڕباتی بەرەنگامیتونی ئافرەتان بوو ئێستا خێزانشی بۆ زیاد کراوە
چکە مەهامی سەرەکیمە بۆ ئەو ڕوبەڕبوون و ینی ئەو کێشان کە تووشی ئافرەتانە بوو بەڵام بە حکومی یاسایی کە هەیە ئێسمە کێشە خێزانەکانە بینن دەکرێت لە ئایندەشە کێشەکانی ئافرەتان بێتەوە بەڕێوەبەرەتی ئەمە و کاری ڕۆڵی مێدیا و منبەری مزگەوتەکان لە هێشتنەوەی ئەم کەمبوونەوەی ڕێژەی تاوانە چییە بەتابەت مامۆستایانی ئاینی و مێدیا بەرپرسەکانەوەی کە بەرپرسیارن بەرامبەر بە کۆمەلگا بەرامبەر بە خێزان چۆن ئەتوانن وا بکەن کە خەڵک بە جۆرە لە جۆرەکان بە قێزەوە سەیری تاوانەکان بکە و تاوانەکانی لا قێزەون بکرێ. دەوری مزگەوت ئێمە لە هەم ئەگەدی لە 25 نۆڤەمبەر هەموو ساڵێکە هەفتەی بەرەنگاربوون توندیژیە یەکێک لەوەی کە دانیشتنی لەگەڵا کرد مامۆستایان و خەتیبەکانە بێگومان ئەوان دەورێکی ئەساسیان هەیە چونکە تۆ لە مجمعەکانە خەڵکیێکی زۆر لە هەردوو ڕێگەزەکە کۆ بێتەوە لە مزگەوتەکانە بۆی مامۆستایان دەورێکی زۆر باشیان هەیە لە چارەسەرکردنی کێشەکان و ئێمە هەموو کاتەنامە برێتەوە بەر ئەوان بەتایبەتی بۆ ئەوەی ئەوانش دەورێکی کاریگەریان بێ هاوشانی میدیا بۆی میدیاش بەداخەوە چی بەدیوە ئیجابێک و چی بەدیوە سلبیەکە دەوری خراپی بینیوە هەنجار دەوری باشی بینیوە بەڵام دەبینی ئێستاکە بۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەداخەوە دەورە خراپەکە دەبی زیاترە زۆر باشە بە حکمەوەی کە زۆربەی کێشەی خێزانی ڕوبڕوویەوە ئەبێتەوە و ئاگادارن لەو کێشانی کە ڕوئەیەن پێدوانیە کە بوونی کاریگەری ئەم ئەڵقە تورکیانە بێت لەسەر هەر تاکێکی کۆمەلگای کوردی ئەمە چکە زانی زۆربەی ئەم ئەڵقانە کە پەخشەکرێت بەڕاستی ئەم ئەڵقە تورکیانە بێت نازانم هەر وڵاتێک بێت کە باس دەکەن هەمووی کوشتار و خیانە زەوجی و ئەم شتانەی پێدوانیە کە ئەمانە هەمووی هۆکارێک بن بۆ تێکدانی خێزانی کورد. ئێمە لە 24 چوارە لە یادی ڕۆژنامەگەری کوردیە قسەکردنی بوو لەسەرێکێکەوەی کە لە تەوەرەکان بوو کە ئەم هەڵقە کوردیانە زۆر نامووی بە کۆمەلگای کوردی دیارە کۆمەلگا بەرەو پێشەوە ڕۆشتووە بەڵام دەکرێت بە تەدریجیانە پێشکەوتنە بەداخەوە پخشکردنی کۆمەڵێک لەو ئەفلامانە لە کەناڵەکانەوە تا حەڵقەیەکی زۆر 230 هەڵقە ڕۆشتووە دەبینی هیچ نەتیجەیەکی نییە بەڵام دەبینی کاریگەریکی تاوا خراپی هەیە لەسەر خێزانەکان بە تایبەتیوانی خوار 18 ساڵ دەبین ناتوانن دیوی ئەو دی فلیمەکان ببینی کە ئەم فلیمانە کاریگەریەکانی چەند خراپە بێگومان ئەم فلیمم دەبلەژانە زۆر نامووی بە کۆمەلگای ئێمە کاریگەری زۆر خراپی هەبووە و دەیان خێزان چاولەکەی لەو فلیمە ئەفلامانەوەی کردووە کە بەرەو کێشە و مەشاکل و هەڵوەشانەوە بچێت بێگومان کاریگەری زۆر خراپی هەبوو و داواشمان کردو بەڕاستی پیاچوونێ بکرێ بە ئەفلامان زۆر باشەکە گیوە لەبارەی کاریگەری ڕەمەزان لە کەمبوونەوەی تاوان و کێش کۆمەڵایەتەکان کۆتا قسەی جەنابتان چییە؟ هیواداری مانگی ڕەمەزان ئینشەڵڵا مانگی ئاشتەوایی بێ بۆ هەموو خێزانەکان و مانگی دەستەمرکردنی و خێزانانش بێ کە پێشتر کێشیانە بوو بۆی بتوانن بێتە هۆی گەڕانەوەی ئاشتەوای بۆ ناو خێزانەکان و کۆتایی هێنە بۆ کێشە خێزانیانە من هیچ قسەیەکی کەم نی بەسەوە مەوێت خێزانەکانی کورد لە ئاشتی و ئاشتەوایە بەڵێ بەڕێز مقدەم هیوا زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماندوومان کردی لە شەساق بێ و زۆر سپاس بۆ زانینیەکان زۆر سپاس. بەڵێ ئازیزان و خۆشەویستانم بەشێک لە زانایانی ئاینی لە قەزای شارە زوور بەربانگێک وەکو ئێوارەخوانێک بە بۆنی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بۆیان ساز کراوە. هاوکارمان هۆشیار محەممەد لە هەڵەبجەی تازە و راپۆرتێکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین و پاشتر دێنەوە لاتە. يا نور الهلال أقبل تعال فالشوق طال والقلب سما نحو السماء مترنما وەکە ئەنجومەنی قەزای شارە زۆری کۆمەڵی ئیسلامی ئێوارەخوانێکمان بۆ مامۆستایانی ئاینی سنووری قەزای شارە زۆر ڕێخست بە خۆشحاڵیەوە دارە مامۆستانی ئاینی زەحمەتێکی زۆرە کێشن لە ڕەمەزانە ئەرکی زۆریان لەسەرشانە تەراویح و وتاری عەسر و پاشان جوابدانەوەی پرسیارە شەرعیەکانی هاوڵاتیان و ناڕەحەتە بنەوە دیارە ئێمە پێما خۆش و لەم مناسەبە کۆیان کەینەوە ئێوارەخوانێکیان ئیفتارێکیان بۆ سازکەین ئەوانی بە خۆشحاڵیەوە بەردەم ئیفتارەکەی ئەمەوە هاتن سوپاسیانەکەین ئێمە زۆر خۆشحاڵین کەوا هەموو کاتێ خزمەتی مامۆستای ئاینی و چینی زانایان بکەین. ڕۆڵی مامۆستانی ئاینی لە دەڤەرەکان ڕۆڵێکی بەرچاویان هەیە و هەماهەنگن لەگەڵ ئیدارەکە و بە هەمان شێوە
لە ڕوانگەی کێشە کۆمەڵایەتەکانەوە هۆکارێکی سەرەکین یعنی ئەتوانم بڵێم لە ١٨ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتەکان و بۆتە بار ئاسانێک سوکردنیەک بۆ دادگاکانی قەزای شارەزور لەبەرەوە هۆکاری مامۆستایانی ئاینین بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بە شەو بە ڕۆژ کەم تەرخەمیان نەکردووە. وەکو مامۆستایانی ئاینی لە دەڤەری زەڕایان و هەڵەبجە کە دەڤەری شارەزورەکە زۆر دەستخۆشی لە ناوچە لە ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی ئەکەین کامیوارە هەڵسان بە ئیفتارێک بۆ مامۆستایانی ئاینی لە هۆڵی فاروقی خاری حەمەد ساڵاکە لە وارماوەیە خوای گەورە جەزایان واتوە لەسەر ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە پێغەمبەری خوا فەرمی ئەو کەسەی هەڵسێ بە ئیفتارکردنی موسڵمانێک کە ئەو ئینسانە کە چەندێ بە ڕۆژ و خێری ئەگار لە لای خوای گەورە ئەو کەسەش کە ئیفتارەکەی پێکا ئینشاءالله ئەو نەخێری ئەو کەسانش کە ئیفتارەکە ئەکەن و مەسرەفەکە ئەکەن ئینشاءالله ئەوەندە خێریان ئەگا و ئێمەش دەستخۆشیان لێکەن و خوای گەورە سەربەرز و خوای گەورە جەزایان واتوە ئینشاءالله. ربي تقبلنا يا ربي بلغنا رمضان. بەڵێ بینەرانی عزیز ئێستاش سەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشین کە بزانین سوود و چارەسەری سوجدەبردن بۆ خوای گەورە چییە. پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێ دەفەرموێت لە پێشترین کات و شوێنێک کە بەندە تێیدا لە خوددا نزیک دەبێتەوە سوجدەبردنە. هەروەها دەفەرموێت فەرمانم پێکراوە کە لەسەر حەوت ئێسک سوجدا بۆ خوددا ببم. سوجدا یەکێکە لەو حاڵەتانەی کە لەش و جمگە و ماسوولکەکانی مرۆڤی تێدا سرەوت دەگرن و ئارام دەبنەوە. لە ڕووی ڕۆحی و دەرونیشەوە مرۆڤ ئارام دەبێتەوە. لە ئێستادا لێکۆڵینەوە زانستیەکان گەیشتونەتە و باوەڕەی کە سوجدەبردن چارەسەرە بۆ گەلێک لە نەخۆشیە باوەکانی مرۆڤ، لەوانە فەقەرات، زەهایمەر، سەریاشە، گرژبوونی ماسوولکە، ئیلتیهاباتی گەردن، ئیرهاق، ڕۆماتیزم، سەوەفان. جگە لە چارەسەرە دەرونیەکەی سوجدەبردن کە مرۆڤ بۆی هێزی ڕاکێشانی زەوی و نزیک بوونەوەی زیاتری لا زەویەوە ئارام دەبێتەوە و لا سترێس و ئاڵۆزیە دەرونیەکان ڕزگاری دەبێت. سوجدەبردن یارمەتی خێراکردن و ئاسانکردنی سوڕی خوێنی ناولەش دەدات. ئەمە لە کاتێکدا و لا کاتە ئاساییەکاندا سەرخستن و سەرکەوتنی خوێن لە قاچ و ڕانەکانەوە بۆ دڵ و لا دڵیشەوە بۆ سەر مێشک زۆر قرس و گرانە. سوجدەبردن بۆ شڵەقاندن و جوڵەی خۆراک و ژەهری نیشتوی ناوگەدە و ڕێخۆڵەکان زۆر بەسوودە. هەروەها سوجدەبردن بۆ دواخستنی نیشانەکانی پیری بە تایبەت چەمینەوە و کوڕبوونەوەی پشت لا پیریدا زۆر کاریگەرە و یەکێک لە کاریگەریەکانی سوجدەبردن مرۆڤ ڕزگار دەکات لەو هێز و بارگە کارەبایە زیادەی کە ڕۆژانە هەستی پێ دەکات. کاتێک کاتەوقە لەگەڵ کەسێکتا دەکەیت یا دەرگای ئۆتۆمبیل دەکەیتەوە تەزویەکی کارەبا دروست دەبێت و دەبێتە مای ئازار و ترس بۆ ئەو کەسە. لە لێکۆڵینەوەیەکی نوێی زانستی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکادا هاتووە ئەو پێنج نوێژەی کە ئیسلام لەسەر شوێن کەوتوانی دایناوە ڕۆژانە باج و وڵاتاوەکانیەوە و بەتایبەت سوجدەبردن چارەسەرێکی باشە بۆ کەمکردنەوەی ئازاری جمگەکان و پشت ئێشە و فەقەرات. هەروەها بۆمانەوەی بینایی چاو لە کۆتاییەکانی تەمەندا سوجدەبردن زۆر بەسوودە. بۆیە پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت ڕێگرێکی توندی کردووە لەو کەسانەی کە لە کاتی نوێژدا چاو بەم لاو بەولادا دەگەڕن و فەرمانی کردووە کە تەنها سەیری شوێنی سوجدە بکرێت. یەکێک لا کێشەکانی مرۆڤ کەمی یادرەنگەیشتنی خوێنێتی بۆ مۆخ و بەتایبەت بۆ مۆخی کەللەسەری. لەباری سوجدەبردندا ناوەوەی مرۆڤ و ناوسکی فشار دەخەنە سەرسیەکان و دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی دۆمۆکسیدی کاربۆن لە خوێندا و بەو شێوەیە خوێن فیشقە دەکات بۆ مۆخ. پزیشکان و پسپۆڕانی بواری وەرزش و یۆگا دەڵێن نوێژکردنی ئیسلامی بە لەسەرخۆی و ئارامی سوودی تەواو با سوڕی خوێنی دەماغ دەگەێنێت. سوجدەی سەهوو، سوجدەی شکر، سوجدەی تیلاوە و تەواوکردنی قورئان، سوجدەی کاتی نوێژەکان، سوجدەی خۆشی دەربڕین بەشێک لە یاریزانانی تۆپی پێ لە سوجدە و باوە ناسراوەکانن. بەڵێ عزیزان خۆشەویستانم لەگەڵتانین بۆ تەواوکردنی بڕگەی دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ. کۆششکردن و سعیکردن بە تایبەت لە کاتی ئەزمونونەکانی بە کەلۆری و تاقیکردنەوەکانی بە کەلۆری. بێگومان ئێمە لە مانگی پێشوودا لەسەر شێوازی سعیکردن لەو 40 ڕۆژەی کە بۆ خوێندکار بەخشراوە تا سعی تێدا بکات و دەوری وانەکان بکاتەوە بۆ ئیمتیحانی بە کەلۆری. بەڵام لە ئێستادا ئێمە کە چەند ڕۆژێکی تر
قوتابیان لە هەرێمی کوردستان ڕوەکەنە هۆڵەکانی خوێندن بۆ تاقیکردنەوەکانی بە کەلۆری بەجۆی لە جۆرەکان ترس و دڵڕاوکێ و قەلەقی و سترێسێکی زۆری لای قوتابی دروست کردووە. ئەمە حاڵەتێک کە وەکو مەیدانێکی جەنگ سیر دەکرێت لە کاتێکی شاکە قوتابی لە ئیمتحانی یەکەم یان دووەم دێتەوە قوتابیەکی هاوڕێ یان بەونە کەشفکردنی پرسیارەکان وای پێڵێنکەوە لە 180 ئەو وەڵامانەی کە تۆ داوتەتەوە بە تەمای سەد بووی لە ساسیان غەڵەتە و تووشی جۆرێ لە دڵڕاوکێ و قەلەقی و ساردبوونەوە ناومێدبوونە بێت. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو کۆش و ئەزمونە دروستەی کە تۆ پێویستە لە کاتی ئەو حەوهەژد ئیمتحانەی کە بە بەکەلۆری ناسراوە بەسەربەری میوانداری زۆر بەڕێز پارێزەر دلاوەر حەیدەر ڕاهێنەرمان کردووە. کاک دلاوەر زۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونی. زۆر بەخێر بێ کاک دلاوەر. سەرەتا پرسیم بزانین خوێندکاران چۆن خۆیان بۆ تاقیکردنەوەکان ئامادە بکەن. سپاسدانەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. تەمان من بابەتەکە دابەشەکەم ئەگەر لە پرسیارەکانشتا بەو جۆرە بێت بابەشەکە دابەتەکەم بۆ چەند تەورێکی سەرەکی. یەکێک لەوەی کە چۆن لەم ماوەی کە ماوە سەعی بکات چۆن زۆرترین سوود لەم کاتە ببینێ و وەبەرهێنانی زۆر باشی تیا بکات و زائیدەن ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ تاقیکردنەوە بکات، سترێس زائیدەن شەوی تاقیکردنەوە و لە کاتی تاقیکردنەوەکان و دوای تاقیکردنەوەکان کە ئەمە ئێستا بابەتی گەرمی ئێستایە و خوێندکار و فێرخواز زۆر پێویستێتی ئەم بابەتە تاوتێ بکەین. سەرەتا لەبارەی سعیکردنەوە قساکەین. سعیکردن بابەتێکی کۆششکاریە کە کۆششێکی زیهنیە بۆیە بێت لە ڕووی زیهنیەوە ئێمە زیهنمان پرۆگرام بکەین بەو ئاراستەی کە زانیاری تیاوەرگێ زانیاری وەرگێ. ئێمە مێشکمانەوێ بە دوو بەشەوە، بەشی لای ڕاست و بەشی لای چەپ. بەشی لای چەپی مێشک تایبەتە بە بابەتەکانی زانیاری حەقیقەتەکان ڕاستیەکان و بابەتانی کە ئەخوێنرێنەوە بەردەوام و بەشی لای ڕاستی مێشک ئەو بابەتانن کە جۆرێک لە خەیاڵیان تایە، جۆرێک لە وێنەیان تایە، تەسەوریان تایە. بۆیە بۆ خوێندنەوەی ئێمە تەڵەن هەموو بابەتانەمان لە کتێبێکە باس کردو بە تەفاسیل بە شێوەیەک لە درێژی کە خوێندکار و فێرخواستێ بگات لەوەی کە چۆن ئەم بابەتانە بەکارنێ. بەڵام ئێمە لێرە بە کورتی ئاماژەیەکی خێرا بەمانە ئەدەین. بۆیە بۆ ئەوەی تۆ لای ڕاستی و لای چەپی مێشک هاوکات بێکەوە بەکاربێنی پێویست بەوە هەیە هەم خوێندنەوە بکەی بە شێوەیەکی باش و لە بابەتەکە تێبگەی، هەم وێنەی بابەتەکە بکەیت، تەسەوری بکەی، لە خەیاڵ تا شتێکی بۆ دروستکەیت، بیشوبهێنی بە شتێکی تر. ئەمە زۆر زۆر مهمە بۆ وەرگرتنی زانیاریەکان و بەکارهێنانی هەردوو لای ڕاست و لای چەپی مێشک. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین ئەوش ئەوەیە هەستەوەرەکانمان هەوڵ بین هەر 5 هەستەوەرەکە لە کاتی سعیکردن بەکار بهێنین. هەندێک زانیاری هەیە توانین 2 هەستەوەری بۆ بەکاربێن، هەنێکی 3 هەستەوەر، هەنێکی 4 هەستەوەر، هەنێکی هەر 5 هەستەوەرەکە بەکارێنین. ئەو زانیاریاری کێوەریەکدین پێویستە هاوزەمان بیبینین، وەک وشە، وەک وێنە بیبینین، وەک چێژ و تامی بکەین، چێژ و تامی بکەین، بۆنی بکەین، لەمسی بکەین. ئەم تەسەورانە لە کاتی خوێندنەوە ئەکات کە زانیاریەکان بۆ ماوەیەکی دوور و درێژ لە زیهنی فێرخوازە بمێنێتەوە. خاڵێکی تر کە زۆر گرنگە پێش پرۆسەی خوێندنەوە و دەستکردن بە خوێندنەوەی خودی بابەتەکە پێویستە لە زیهنی فێرخوازە کۆمەڵێک پرسیار لەبارەی ئەو بابەتەوە حازر بێ. هەر کاتێک پرسیار حازر بوو خوێندنەوەی تۆ خوێندنەوەیکی ئامانجدارە بێ، لەو کاتەیە زیهن بە دوای وەڵامی پرسیارەکە ئاگەڕێ. ئەو کات خوێندنەوە چێژێکی ئەبێ و پرۆسەیەکی ناڕەحەت و بێتام و وشک نابی وەک زۆربەی خوێندکاران و زۆربەمان کە خوێندکار بووین پێمان وابوو بۆ کە سعیکردن فعلەن پرۆسەیەکی زۆر ناڕەحەت و تاقەت پڕوکێن و پرۆسەیەکی وشک و داڕێنراوە لە هەموو جۆرە چێژێک. خاڵێکی تر کە زۆر سعیکردن هیچ چێژ و تاقەتێکە بەخشێ بە مرۆڤ؟ بەڵێ بێگومان ئەگەر بە بەرنامە سعید کرد، ئەگەر هەستەوەرەکانت هەمووی تیا بەکارن، ئەگەر لەمست کرد، ئەگەر وێنەت کرد، ئەگەر ئەو شتانی کە باسمان کرد بەکارت هێنا لە کاتی خوێندنەوە لە کاتی سعیکردنەوە بۆ پرسیارێکی دیاریکرا و گەڕایت کاتێ دەستەکەوێ زیهن ئارامە بێ، زیهن خۆشحاڵە بێ لە وەرگرتنی وەڵامی ئێوە ئەم ڕێکارانەتان هەمووی لە کتێبان نووسیوەتەوە چۆن ئەیدەنە دەستی خوێندکار، چۆن ئەگاتە دەستی اینجا ئەم کتێبەش ئەگەر پێم بڵێ کەی چاپتان کردووە و ینی بە تازەی ئێگەێنە دەستی خوێندکاران؟ ئێمە ئەم کتێبەمان چاپ کردووە. ئەمە باشترین کتێب و کورتترین کتێبە کە بە زمانی کوردی تا ئێستا نووسراوێ بە پێی بەراوردەکانی من و بە پێی بە دواداچوونەکانی من
بە زمانی عەرەبیش و بە زمانی فارسیش و ئەم زمانانی کە ئێمە مامەڵەمان تا ڕادێک لەگەڵیانە هەیە تا ئێستا کتێبێک لەم شێوازە نەنووسراوە بەم شێوازە و بەم پوختیە و بەم وردیە کە هەموو بابەتەکان لەخۆ بگرێت و ئەگەر فێرخواست ئەم کتێبە بەکار بهێنێ ئەڵبەت ئێستا کاتێکی درەنگە بە خوێندنەوەی ئەم کتێبە بەڵام لە پشووی هاوینە و بە درێژایی ساڵی خوێندن فێرخواست ئەگەر ئەم کتێبە بەکار بهێنێ بیخوێنێتەوە لی تێبگا ڕێنمایەکانی جێبەجێ بکە بە دڵنیاییەوە خوێندن هەم ئەبێتە پرۆسەیەکی خۆش هەم ئەبێتە وا لە خوێندکارە کاتکە ئەو نمرەی کە ئەوێت بەدەستی بهێنێ ئەوەی کە لە خۆی داخوازی ئەکا بەدەستی بێنێ ئەوە زۆر زۆر گرنگە. ببوورە ئێوە هەوڵتان نایەوە کە لە سەرەتای دەستپێکردنەوەی خوێندنەوە ئەم کتێبانە دابش بکەن بەسەر قوتابخانەکاندا بۆی خوێندکار زیاتر سوودی لێ ببینێ. ئێمە ئەم کتێبەمان چاپ کردووە نزیکەی ساڵێکە بێ چاپمان کردووە عەدەدێکی باش فێرخواست لی سودمەند بۆ داوای کردو لە شارە جیاوازەکانەوە خوێندکار داوای کردووە بەڵام هێشتا بەدەست زۆربەی هەرە زۆری فێرخوازان نەگەیشتووە لەبەرەوەی هێشتا فێرخوازێکی زۆر پێی نەزانیوە بەڵام ئێمە کارێکەکەین لە داهاتووە بە تایبەت لەم پشووی هاوینە بەرنامەیەکی نوێ دائەنین کارێکەکەین کە ئەم کتێبە بە هەموو لایەک بناسیێنین و هەموو فێرخوازێک هەوڵ بدەین وێنەیەک لەم کتێبەی پێ بگات وێنەیەک لەم کتێبەی لەلا بێت لە کاتی سعیکردنە چونکە یەک شت هەیە زۆر حقیقەتێک هەیە کە ئێمە ببیزانین بەڕاستی ئێمە لەوەتی ئەچینە پرۆسەی خوێندنەوە لە قۆناغی یەکی بنەڕەتیەوە هەتاوەکو ئەو کاتێک کە دکتۆرا و ئەخیر حاڵەتی ژیانمان و تا ئەو کاتێک کە ئێمە زانیاریەک وەرەگرین کتێبێک لە بەردەستمانە ئێمەمانە زانیاریەک وەرگرین بەڵام هێشتا فێری ئەوە نەبووین کە چۆن زانیاری وەرگرین ئەوەی کە فێرێ بین بە ئەزمون و خەتا فێرێ بین کە زۆر جار ڕێگەکەمان لێ دوور دەکاتەوە بەڵام ئەگەر کتێبێکی لەم شێوازەمان بەکارهێنا ڕێگەکەمان بۆ ئاسانەکە ڕێگەکەمان بۆ کورتی شەکاتەوە لە هەمان کاتە بۆیە ئێمە بە کەمترین کات بە کەمترین جوهد ئەتوانین زۆرترین زانیاری وەرگین لە هەمان کاتەوە زانیاریەکان بۆ ماوەیەکی درێژ بپارێزین کە ئەمە زۆر زۆر گرنگە بەڕاستی. جناب داماژت بۆ کرد گوتت تازە درەنگە قوتابی ئەم کتێبە بخوێنێتەوە بە نسبەوەی کە دەڕۆژێکی ماوە بەڵام ئایا بۆ ساییکردن بۆ سەرکەوتنێکی باش مەبەستمەوەیە بڵێم ئایا درەنگە بۆ قوتابی ئەگەر ئێهمال بوو بێ لە سەرەتای ساڵەوە لەگەڵ خوێندنەکەیان نەبوو بێ سایەکی باشی نەکردووە ئەم دەڕۆژەی کەماوە و چەند ڕۆژێک کەچێتە نێو تاقیکردنەوەکانەوە درەنگە بۆ ئەوەی کە سەرکەوتنێکی باش بەدەست بێنێ؟ نەخێر بێگومان ئەگەر مرۆڤ یەک کاتژمێریشی ما بێت لە ژیانە درەنگ نییە بۆی سەرکەوتوو بێ ئەتوانێت لەو کاتژمێرەوە بەرهێنانێکی زۆر باشە ناو ئەو کاتژمێرەیە بکات لەبەرەوە ئێستا هیچ درەنگ نییە و بە پێچەوانەوە ئێستا باشترین کاتە تۆ بگەیتە کۆمەڵێک شێواز و ڕێنمایە وردەکان کە خۆت متمانەت پێی هەیە بەکاری بێنی وەک فێرخواست و ئەم بەرنامەیە ئێستا ئەو زانیارانی کە لەناو ئەم بەرنامەیە ئەوترێ ئەگەر فێرخواست تۆماری بکات چەند جارێک بۆ خۆی دووبارەی بکاتەوە بێگومان سوودێکی زۆر زۆری لێ ئەبینێ و من دڵنیام لەوەی کە کۆمەڵێک زانیاری پێ ئەبەخشێ کۆمەڵێک ڕێکاری پێ ئەبەخشێ ئەم بەرنامەیەکە پێشتر نەیزانی و ئەگەر جێبەجیان کە بێگومان تاقیکردنەوە بە شێوەیەکی سەرکەوتوو ئەنجامەدا ئەو ماوەی کە ماوەتی زۆر بە سەرکەوتوانە و زۆر بە باشی بەڕێ ئەکات و زانیاریەکی زۆری تیا وەرئەگرێ و بە شێوەیەکی سەرکەوتوانە لەگەڵ تاقیکردنەوەکان مامەڵە ئەەکە و ئەنجامێکی باشی بەدەست زۆر باشە کار دلاوەر وەک دەزانین کە زۆربەی خوێندکاران بە تایبەت خوێندکارانی قۆناغی دوانزە کە نزیک بە ئەمتیحاناتە بنەوە تووشی شڵەژانێک و دەرونیان زۆر نائارام دەبێت لە کاتێک کە ئەزانی خوێندکارێک کۆشێکی باشە کات سایەکی باشە کات بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر ئەشڵەژێ و دەرونیان نامڕتاحە تۆ پێت وایە کە ئەگەر خوێندکارێکی لەو جۆرە ئەم کتێبەی تۆ بخوێنێتەوە ئەو بارە دەرونیەی ئارام بێتەوە ئەو شڵەژانی نەمێنێت؟ بەڵێ بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بەمە حەزەکەم ئەو بابەتی پێشوو کە دەستم پێ کرد تەواوی بکەم بە جۆرێک ئەگەر کاتتان هەبێ باسی ئەو بابەتە شەکەین چکە زۆر گرنگە ئەم بابەتی تر ئەگەر ڕەچاوی ئەم ڕێنماوی ئەم خاڵانە بکەین کاریگەری لەسەر و پرسیارەکەی تۆشە بێ و کاریگەری لەسەر بابەتی سترێسە بێ کە بابەتێکە ئاماژەی پێکەین و زۆر گرنگە لەسەری ڕاوەستین ئەوەی کە مهمە هەندێشتمان ئاماژە پێکرد گەیشتین ئەوەی کە خوێندکار و فێرخواست بەر لەوەی هەر بابەتێ بخوێنێتەوە هەوڵ بات چەند پرسیارێک لەبارەی ئەو بابەتەوە لە زیهنی ئامادەکە ئەو کات خوێندنەوەی ئامانجدارە بێ و زیهن کاتێک وەڵامی پرسیارەکە ئەدۆزێتەوە خۆشحاڵە بێ. خاڵێکی تر کە زۆر زۆر مهمە ئەویش ئەوەیە دوای ئەوەی کە پرۆسی خوێندنەوە تەواوکەین هەوڵ بدەین
باسی کەینەوە بۆ خۆمان یا باسی کەینەوە بۆ کەسێکی تر لەبەر خۆمانەوە یا بۆ کەسێکی تری باسکەینەوە یا بۆ نمونە چاو داخەین هەناسەیەکی قوڵ و ئارام هەڵمژین پاشان ئەوەی کە خوێندومانە لە ماوەی چەند دقەی ڕابردووە لە ماوەی سعاتی ڕابردووە هەوڵ بین لە زیهنا بە خێرایی لە ماوەی خولەکێک یا دوو خولەکە دووبارەی کەینەوە یاخود بە دەنگی بەرز بۆ خۆمانی دووبارەکەینەوە ئەمە زۆر گرنگە. خاڵێکی تر کە مهمە لە کاتی خوێندنەوەیە ئەوەیە کە وێنە بۆ ئەو شتە دروستکەین یا ئەو وێنانەی کە لەناو کتێبەکە هەیە فەرامۆشیان نەکەین. ئەمەش دیسانەوە کارکردنە لەسەر لای ڕاستی مێشک. لای ڕاستی مێشک پێ ئەوترێ یادگەی درێژخایەن ئەو زانیارانی کە ئەچنە لای ڕاستی مێشکەوە لای ڕاستی مێشک ماوەڵان لەگەڵاکە بۆ ماوەیەکی درێژ لای ڕاست ئەیپارێزێ بەڵام لای چەپ بۆ ماوەیەکی کورت زانیاری هێڵێتەوە. وە گرفتی هەرەسەرەکی فێرخوازی ئێمە ئەوەیە کە زۆرتر گرنگی بە لای چەپی مێشکەیە لای ڕاستی مێشکی بە تەواوی فەرامۆش کردووە. لەبەرەوە وێنە کێشان زۆر مهمە گرنگیدان بە وێنەکان زۆر مهمە. خاڵێکی ترکە مهمە وشەی کلیلی زۆر گرنگە لە ناو بابەتەکە بدۆزرێتەوە. بۆ نمونە پێناسەیەک ئەهێنیتەوە ئەم پێناسەیە چەند وشی ڕەنگە پێناسەکە لە 4 دێڕ یا 5 دێڕ پێک بێت بەڵام 3-4 وشەی کلیلی خەتی بەژێرە ئەهێنی لەلێ ئەو وشانەیە ئەو وشانە ئەبنە بنەڕەتی پێناسەکە بنەڕەتی دروستکردنی پێناسەکە. دواتر وشەکانی دەوروبەری پێناسەکە کاتێک 4-5 وشەکەمان لە زیهنا پاراست وشەکان بە ئاسانی دائەڕێژینەوە. هەروکو وەستایەک وایە چۆن دیوارێک دانێ بەر لەوەی دیوارەکە دانێ بلۆکێک لەم سەری دیوارەکە بلۆکێک لەو سەری دیوارەکە دانێ تەنافێکی لێدا کاتێک زانی ڕێکە شاوڵێکی لێدا زانی ڕێکە بە ئاسانی نێوانەکەی پڕکاتەوە. ئەم وشەکلیلیانە ڕۆڵی ئەم هینا ئەبینن ئەم دوو بلۆکەی ئەم سەرۆسە بین کۆدانە تایبەتمەندی پێناسەکەیە یان بۆونە بیرکردنەوە و شێوازی سەرکردنی خوێنەرە یان بۆونە قوتابیەکەی بۆ ئەم جۆرە پێناسەیە مەبەستمەوەیە ئەم پێناسەیە بۆ من و بۆ تۆ بۆ شەیدا هەر هەمان ئەو کۆد و کلیلەی هەیە یان بۆونە لە تۆ بۆ من جیاوازی بەگشتی هەموو بابەتێک لە سەر وشەیەکی کلیلی هەیە وشە کلیلەکە ئەسڵ ناوی بابەتەکەی بۆ منە ئەمە لە بابەتی زیندەوەرزانیا ئەگەر نمونەیەکمان بۆ پێناسەیە کە کۆمەڵێ لەو کۆدانی ئەوەی کە لە زیهن ماما بێهی ئەو کاتی بۆ منە وشەی کرۆمۆسۆممان هەیە باشە لە زیندەوەرزانیا یاخود با کرۆمۆسۆم نەڕۆین چکەوانی کە وێژەین ڕەنگە درەنگتر لەمە تێبگەن بەڵام بابین بۆ مێژوو بڕۆین مێژوو هەمومان ئاشنایەتیمان پێی هەیە و بەلامان خۆشە شەڕی چاڵدێران هێنین ئێمە هەمومان ئەزانین شەڕی چاڵدێران لە نێوان عوسمانیەکان و سەفەویەکانە ڕوویاوە لە منتیقەی کە پێوترێت ئافرین لە شوێنێک کە پێوترێت چاڵدێران باشە لە شەڕی چاڵدێرانە چەند شتێک مهمە باشە هەر بابەتی شەڕی چاڵدێران باسی شەڕەکەیە باشە ئەگەر پێناسەکەی بێ ئەگەر هۆکارەکانی بێ ئەگەر ئەنجامەکەی بێ ئەگەر بۆ نمونە ئەو لێکەوت و شوێنەوارانەی کە لە شەڕەکە کەوتەوە لە دوای ئەنجامی شەڕەکە هەموو ئەمانانە بکەی بە پرسیار تۆ بە دوای وەڵامی پرسیارەکە ئاگەڕێت وشەی کلیلی لێرە چییە بۆ دروستکردنی پێناسەیەک یەکەم کاتی ڕوودانی شەڕەکە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لایەنەکانی شەڕەکە شوێنەکە ئەنجامەکەی ئەم چوار شتە بزانە پێناسەکە بە ئاسانی دائەڕێژیتەوە ئەمە پێوتری و شەکلیلەکانی پێناسەکە یا و شەکلیلەکانی بابەتەکە ئەسڵن زۆر جار هەر لە مێژووە قوتابی کە پێناسەی بۆ منە ڕێکەوتنامەی ئەماسیە یان بۆ منە ئەرزڕۆمی دووەم یا ئەرزڕۆمی یەکەمی لێ پرسن ئەوەندە لە مێشکیا جوان لەبەری کردووە بەڵام ئەو شڵەژانە وای لەیەکا بڕوە خاڵەکان و بۆ منە مەرجەکانی ڕێکەوتنامەی ئەماسیە بنووسێ لە بری بۆ منە ڕێکەوتنامەی ئەرزڕۆمی دووەم ئەمە چییە بۆ منە چۆن قوتابی لەمە ڕزگاری بێ خۆی کە ئێمە باسی وشەی کلیلیمان کرد کە بەم نەزم و تەرتیبە کارمان لەسەر خۆمان کرد کارمان لەسەر زیهنمان کرد شتەکان هەمووی بە تەرتیب بڕوا کەمترین سترێس بۆ مرۆڤ دروستە بێ یا ئەسڵەن سترێس هەر دروست نابێت بۆ چکە تۆ بە شێوەیەکی نەزم ڕۆشتووی بەر لەوەی ئەم بەرنامەیە من دەستکەم بە قسەکردن باسی بابەتێکتانە کرد باسی لەشی ئینسان کە بە شێوەیەکی زۆر نەزم و بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک ئیشەکان ئەگەر ئێمە مامەڵەمان لەگەڵ خۆمان و لەگەڵ لەشمان و لەگەڵ زانیاریەکان و لەگەڵ زیهنیشمانە بەم شێوازە لە نەزم مامەڵەمان کرد ئەو کاتە ژیانمان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بەڕێوە ئەچێ لە نێویشیانە پرۆسی خوێندن و خوێنەواری و تاقیکردنەوە و کەمترین سترێسمان بۆ دروستە بێ جا خاڵێکی تر کە بابەتەکە تەواوکەین کە زۆر مهمە هەندێشت هەیە هەندێک زانیاری هەیە زۆر گرنگن و خوێنکار و فێرخواز دڵنیایە لەوەی کە لە تاقیکردنەوە دێتەوە بەڵام کاتێکیشی ئەوێ بۆ لەبەرکردنی
دووشت ڕێگا بگرێتە بەر زۆر مهمە بەر لەوەی مرۆڤ ئەخەوێت شەوانە بەر لەوەی ئەخەوێت ئەو بابەتە لە ماوەی 10 دقە یاخود 15 دقە بابەتەکە بە تەواوی بخوێنێتەوە پاشەوان بخەوێت لە کاتێک ئەخەوێت لە پرۆسی خوێندنا لە پرۆسی خەوتنە مرۆڤ زیهنی ئینسان بەردەوام ئەو زانیارانە تا سبەینێ چەند جارێک دووبارە ئەکاتەوە ئەم دووبارەکردنەوەانە ئەبێتە هۆی ئەوەی کە زانیارەکان بە تەواوی بچەسپێ و زیهن شوێنێکی دیاریکرا و گونجاو بۆ ئەو زانیارانە دابنێت خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەو زانیارە گرنگانە زۆر جار پێویستمان بۆیە چەند جارێک دووبارەکەینەوە هەموو خوێنکارێک هەموو فێرخوازێک مۆبایلی هەیە مۆبایلەکەی بێنێت بەکاری بێنێت بۆ تۆمارکردنی ئەو زانیارانە بە دەنگی خۆی لە کاتە لە دەستچووەکان ئەو کاتانی کە ئێمە حسابی بۆ ناکەین بۆ نمونە نیو کاتژمێر پێشنان خواردن بۆ نمونە خۆ ئامادەکردن بۆ شتێکی دیاریکراوە تا دەستی پێنەکرد ڕەنگە چارەشیش کە دەست پێ بکە لەو کاتانە کە کاتی بە شێوەیەکی گشتی کاتی لە دەستچووە لەو کاتانە گوێ لێ بگرێتەوە چەند جارێک بە دەنگی خۆی گوێ لێ بگرێتەوە مستحیل ئەو زانیارە لە بیری ناچێتەوە بۆی ئەمانە زۆر گرنگن تخوا کاک دلاوەر بگورە ئەگەر لێرەیە وەڵامی ئەوم بیتەوە بزانم چەند جۆر شێوازی سعیکردنمانەیە باز لەوە ئەکەیتەوە زۆر جەخت لەوە ئەکەیتەوە کە بە دەنگی بەرز بوترێتەوە بەڵام ئەزانین کە هەندێک تەلەبە هەیە تەنها بە چاو ئەی خوێنێتەوە هەندێک تەلەبەش هەیە من بەس بەدڵ لە لای دەستەکەم هەندێکی ژەیە بە دەنگی بەرزەی خوێنێتەوە ئەڵێن ئەو کەسی کە بە دەنگی بەرز سعی دەکات ئیسفادەی لێ ناکات بەڵام تۆ زۆر جەخت لەوە دەکەیتەوە کە بە دەنگی بەرز لە بەرخۆیەوە بێڵێتەوە ئەگەر ئەمەمان بۆ ڕوون کەیتەوە بزانین ئەمە چۆنە تا چەند خوێندکار ئیسفادەی لێکات سوودی لێ بینێت من جەختم لەوە نەکردەوە کە بەشێ بە دەنگی بەرز بەڵام یەکێک لە جەختەکان یەکێک لە هەر سێ شێوازی سعیکردن هەیە هەر سێ شێوازەکە پێویستە بەکاربێنین نابێ یەک شێواز بەکاربێنی چونکە ئەگەر یەک شێوازمان بەکارهێنا تووشی بێتاقەتیە بۆ یەکێک لە فەنەکانی سعیکردن بریتیە لەوەی کە ناوبەناو تۆ شێوازەکانی خۆت بگۆڕی بۆ نمونە ئەگەر ڕاهاتووی بە دانیشتنەوە تەنیا سعیەکەی ناوبەناو هەوڵ بدە هاتوو چۆ بکە بۆ هەندێک زانیاری دیاریکردن ناوبەناو هەوڵ بدە هەستەرەوە و دەست بجوڵێنە و کۆمەڵێک حرەکات بکە تعبیر لەو شتە بکە کە خوێندووتەتەوە باشە جا بۆ ئەوە طبعاً ئەگەر بەدەنگی بەرز سعی بکەی بەردەوام ڕەنگە وزەیەکی زۆرت لێبەرێ ڕەنگە زوو هیلاک زۆر بێتاقەت بێ ئەگەر بەردەوام بە هاتوچۆ سعی بکەی دیسانە وزەیەکی زۆرت لێبەوە زووتر هیلاکە بی و پێویست بە پشووی زیاتر هەیە بۆیە باشترین شێوازی سعیکردن پێویستە فێرخواز لەسەر کورسیەک دانیشە و مێزێکی هەبێ واگەر کورسی و مێز نەبوو تیادی پاڵایەتەوە بە دیوارێکەوە هەوڵبات کتێبەکەی بەم شێوازە ڕابگرێت باشە ئەو شتانی کە نووسینی تایە هەوڵبات بینووسی هەوڵبا شتێک لەسەر کۆشی دانێت بۆی لەسەری بنووسێ کە زۆر کەمتر ڕوو لە خوارەوەکە بەڵێ زۆر کەمتر ڕوو لە سەرزەوی بکات ناو بەناو ئەوەی کە بە بێدەنگی سعیەکە بە دانیشتنەوە سعیەکە ناو بەناو هەستێتەوە هاتوچۆیەکە کۆمەڵێک حرەکات بکە ناو بەناو هەندێشت دووبارەکردنەوە بە دەنگی بەرز دووباری کاتەوە زۆر گرنگە ئەوانەی کە بە دەنگی بەرز سعیەکەن کە ڕاهاتوون لەوەی کە بە دەنگی بەرز سعی بکەن ئەوانە پێویستیان بە دۆخێک هەیە تەواو ئارام بێت لەبەرەوە زۆر جار ئەم دۆخە ئارام بە تەواوی فەراهەم نابێ بۆیان کە فەراهەم نابێ بێزارە بن لە سعیکردن ئەمە جگەلەوەی خۆیان زۆر زووتر هیلاکەمن لەبەرەوە ئەگەر لەسەر ئەم شێوازە بێدەنگیە خۆیان ڕابێن کارێکی زۆر باش ئەڵبەت ئێستا ئەمە ناڵێن لەم کاتەیە کەماوە بە تەواوی شێوازەکەت بگۆڕ ئەگەر لەسەر شێوازە ڕاهاتوو هەرو شێوازە بەکاربێنە بەڵام ناو بەناو شێوازەکەی بگۆڕێ بۆی زۆر بێزار نەبێت کار دلاوەر ئەمە باسکردن بوو لە شێوازی سعیکردن بینە سەر شێوازی تاقیکردنەوە کاتێک خوێندکارێک گەچێتە هۆڵی تاقیکردنەوە وەرەقێتە بەردەستی چۆن وەڵام باتەوە ئایا سەرەتا ئەو پرسیارانە وەڵام باتەوە کە ئەیان زانێت یان هەر لە یەکەم پرسیارەوە دەست پێ بکات و بیر بکاتەوە چونکە هەندێک خوێندکار کاچێتە سەر وەرەقەڵە هیچ لە مێشکمان نامێنێت زۆربەی خوێندکار تووشی ئەو حاڵەتە بن چی بکەن لەم کاتانەیە طبعاً ئەوەی کە ئەو خوێندکاری کە هیچی لەبیر نامێنێ هۆکارەکەی سترێسە لە دوو حاڵەتە یەک لەو کاتەی کە زانیاریەکە وەرەگرێت لە کاتی سعیکردنا سترێسی لەسرە قەلەقە دوودڵە نازانێت پرسیار چۆن دێتەوە نازانێت ئەمە دێتەوە یان نایەت زۆر خۆی سەرقاڵەکە بم بابەتە لاوەکیانەوە سترێسی بۆ دروستە بێ ئەم سترێسە کە دروستە بێ وا ئەکات بربەستێک لە نێوان خۆی زانیاریەکە دروستەکە لە نێوان زیهن و زانیاریەکە دروستەکە بۆیە بە ئاسانی ئەو زانیاریان شوێنی خۆی ناگرێت لە زیهنیا لەبەرەوە ئاسان نییە لە کاتی تاقیکردنەوەکەشە زانیاریەکە مێشکی بیداتەوە جارێکی تر زیهنی بیداتەوە لە یادگەیە بە باشی ناپارێزرێ باشە حاڵەتی دووهەم لە کاتی سترێس لە کاتی تاقیکردنەوەکانە زۆربەی هەر زۆری
فێرخوازان بەتایبەت ئەوانەی کە فعلەن گلەی ئەویان هەیە لە کاتێک کە پرسیارەکان دێتە بەردەستیان دەفتەرەکە تەوزی ئەکرێ بە سەریانە زانیاریەکان هەموو دڵنیان لەوەی زۆر دڵنیان لەوەی کە زانیاریەکانیان هەمووی خوێندووە باشە زۆر دڵنیان لەوەی هەنێ جار ڕقەمی لاپەڕەکەشیان لەبەر هەنێ جار ئەو وێنەی کە لەناو لاپەڕەکەیە هەیە لەبەریانە بەڵام سترێس وا ئەکات کە یادگا زانیاریەکەی نەیاتەوە سترێس وا ئەکات نەتوانێت بە باشی زانیاریەکان داڕێژێتەوە لەسەر دەفتەری وەڵامدانەوەکەی یا ئەوەی کە بۆ نمونە چەند خیارێکی دا ئێستا کە تاقیکردنەوە بەم شێوازی لاتۆ تاقیکردنەوەی پۆلی 12 بە تایبەتی بە ئاسانی نەتوانێت دیاری بکات کە کامیان وەڵامە ڕاستەکەی لەبەر ئەوە ئەبێت لە بنەڕەتەوە ئەمە چارەسەرکەین هۆکارەکانی سترێس چین چارەسەریان چییە ئەمە زۆر مهمە هۆکارەکانی ئەمە سێ جۆر هۆکاری سەرەکیمان هەیە بۆ سترێس هۆکاری کەسیمان هەیە هۆکارە ئەزمونە نەرێنیەکانی پێشوو ینی کۆمەڵێک شکستت هەیە لە ڕابردووە کۆمەڵێک ئەزمموی نەرێنیت هەیە هۆکاری سێهەم هۆکارە دەرەکیەکان هۆکارە بە خێرایی ئەگەر کاتمان هەبێ بە خێرایی باسی ئەماکەن هۆکارە کەسەکان لە چەند شتێکە ڕەنگە دە نازم کاتمان ماوە هۆکارە کەسەکان چەند شتێکن یەکێک لەوانە بابەتی هینە بابەتی خۆ ئامادەنەکردنە بە شێوەیەکی تەواو بۆ تاقیکردنەوەکان خۆ ئامادەنەکردنیش هەر لە خشتەی سعیکردنەوە هەتاوەکو ئەو شێوازانی کە ئێمە مامەڵەمان پێکرد باسمان کرد لە پێشووتر ئەو شێوازانە بەکار نەهێنی تۆ ئامادەی تەواوت نابێ ئەوەت نابێ دوو متمانە بەخۆبوونە ئەگەر فێرخواز متمانەی بەخۆی نەبێ ناتوانێت لە سترێسی کەسی ڕزگاری بێ یەکێکتر لەوانە کەماڵگەراییە هەندێ مرۆڤمان هەیە بەگشتی لە ژیانە زۆر گرنگی بەوادەن هەر کارێک ئەنجامێدەن لە نیهایەتی لە لووتکەی کەمالا بێت ئێمەش زانین کەمال تەنیا بۆ خوایە لەبەرەوە دەست نابن بۆ هیچ کارێک لەبەر ئەوانەی کە ئەو فێرخوازانی کە ئەم جۆرە زیهنێتیان هەیە ئەم جۆرە بیرکردنەوەیان هەیە زۆر بێزارە بن لە خۆیان زۆر بێزارە باشکات لە زۆر بەکوتی لەبەری کاتی بەرنامەکەمان بەرەو تەوابوو نەچێ پرسە کۆمەڵایەتیەکان و پەیوەندی کۆمەڵایەتەکان و تازیە و جەژن و کۆمەڵێ هاتوچۆ و سەردانی میوان و دایک و باو بەجۆی لە جۆرەکان لەگەڵ میدیا و زنجیرە دراماکانە ینی قوتابی لەو ژوورەکەی ترساییەکە لێرەوە بۆ منە خوشکەکەی دەڵێ فلانە ئەکتەر یا فلانە فلیم بەم شێوەیە ئەنجامەکەی ئەمشەوی بەم شێوەیە بوو لەکاتێکا قوتابیەکە بە درێژایی ساڵ هۆگر و ئالوودە بووە بەم زنجیرە درامایەوە لەم کاتا پێویستە دایک و باوک چی بکەن بەتایبەت لە پرسە کۆمەڵایەتەکان و کاریگەریان بۆ کۆڵی مامەڵەیان لەگەڵ زنجیرە دراماکان و تەکنەلۆژیا بە شێوەیەکی گشتی ئەو خێزانی کە فێرخوازێکی تایە تاقیکردنەوە کا بەتایبەتی ئەوانی کە تاقیکردنەوەی قورسیان هێوانەی تاقیکردنەوەی مەسیریان هەیە پۆلی 12 و پۆلی نۆوانە زۆر گرنگە بەرنامەیەکی تایبەت دانیان دایک و باوکیان نابێت تەنیا فشار لەسەر فێرخوازەکان دروست بکەن ڕۆڵەکەیان دروست بکەن لەسەرەوەی چۆن سەعی بکابێ خۆشیان بەرنامەیەک دانیان بۆ ئەو کاتە کاتی سەردانیکردن ڕاگرن بۆنە کۆمەڵایەتەکان گرنگی پێنەدەن هەندێشتی زۆر گرنگ تەعزیە و هەنێ نەخۆشی زۆر هیندێتە پێشەوە بە جۆرێک مامەڵی لەگەڵا بکەن کاریگەریەکانیان بۆ ماڵەوە نەگوازنەوە دوای ئەوە زنجیرە دراما ئەو شتانە بە شێوەیەکی گشتی نەک هەر لە ئێستاە نەک هەر لە ئێستاە دراماکان بە شێوەیەکی گشتی ڕوانگەیەکی سلبیمان بۆ ژیانەداتێت لەبەرەوە من تەمەنا ئەەکەم یەکەم میدیاکان دراماکانیان ڕاگرن یا درامای باش پێشکەشکن ئەوەی کە پێشکەشەکرێ سەرتاپای ڕوانگەیەکی نەرێنیمان بۆ ژیانەداتێت ئەوەی کە لە هەموو کەناڵەکان بە شێوەیەکی گشتی پێشکەشەکرێت لەبەرەوە ڕایگرن بە تایبەت لە ئێستاە زۆر گرنگە ڕایگرن دۆ بەشکاک دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێنەوە لە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە کە هەندێک پرسیای تایبەتیمان ماوە بۆ لەسەر کۆششکردنی قوتابی بینەرانی عزیز خۆشەویستم ناوبڕێک دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێنەوە لاتەن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان
کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. شربەتی سەنایس. دڵخۆشین هەموو کات، دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس. لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی، یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە، هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و فشاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە، 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، بەردەوامین لەسەر گفتوگۆکانمان. کاک دراوەر، ئەپرسین دایم بە شێوەیەکی گشتی چۆن خوێندکار لەگەڵ تاقیکردنەوەکانە مامەڵە بکات؟ ئەم بابەتە دابەشەکەین بۆ 3 تەوەری سەرەکی: پێش تاقیکردنەوە، لە کاتی تاقیکردنەوە و دوای تاقیکردنەوە چۆن مامەڵە لەگەڵ تاقیکردنەوە بکەین. یەکێک لە شتەکان کە مهمە شەوی تاقیکردنەوە زۆر پێویستمان بە خەوێکی ئارام هەیە، زۆر پێویستمان بە زیهنێکی بەتاڵ لە هەموو شتەکانی دەرەوە هەیە، زۆر پێویستمان بە متمانە بە خۆبوونێکی تەواو هەیە، زۆر پێویستمان بە ڕیلاکس هەیە، زۆر پێویستمان بە هەناسەی قوڵ هەیە. باشە لە کەشێکی ئارامە، کەشێک بەتایبەت لە سروشتە لە دەرەوە لە حەوشەی ماڵە هەوڵ بدەین لانی کەم بەر لەوەی بخەوین، 5 خولەک چاو داخین، باشە، و بە هەناسەی قوڵ هەڵمژین و پاکردنەوەی زیهن، ئارام بەخشین بە زیهن، بیر لە هیچ شتێک نەکاتەوە فێرخواست بەر لەوەی بخەوێت. ئەم کارە ئەنجام بە ئەو کاتە کە چووە سەر جێگای خەوتن بە شێوەیەکی ئارامە خەوێ، کە بە ئارام خەوت ئارامیش هەڵەسێ لە خەوت. و لەو کاتێک کە مرۆڤ ئارامە، زیهنی ئارامە، ڕادەی متمانە بە خۆبوونی ئینسان زیاتر بەرزەبێتەوە. لەبەرەوە کوالیتی کارەکانی کە ئەنجامی ئەدا
لە نێویانە تاقیکردنەوە کوالیتیشی بەرزتری ئەبێ و فێرخواز بە شێوەیەکی گشتی ئەمە زانیارێکە لای هەمومان ئاشنایە سعاتێک پێش تاقیکردنەوە کاتژمێرە پێش تاقیکردنەوە باشتر وایە بە هیچ شێوەیە سعی نەکات کتێبەکانی بە تەواوی داخە و بیریش لە سعیکردن نەکاتەوە بیریش لە زانیاری نەکاتەوە دوورکەوێتەوە لە کاتێک کە ئەچێ بۆ قوتابخانەکەی پێشێ بچێتە ژوورەوە لەو فێرخوازانە دوورکەوێتەوە کە باسی تاقیکردنەوە ئەکەن خۆیان شڵەژانەوە پرسیارەهێنن کۆمەڵێک کەش دروستە بێ کە هەمومان بەسەرمان هاتوو هەمومان پێیا تێپەڕێوین بە هەموو شێوەیەک لەو جۆرە کەشانە دوورکەونەوە لە هەموو ئەو فێرخوازە نەرێنیانە دوورکەونەوە کە زۆر باشە ئەفکاری نەرێنیان لەوە کۆتا پرسیاری بەنامەکەمان لەبەری کە کاتمان زۆر کەماوە دایک و باو هەمیشە دایک گرنگێکی زۆر بە خواردنی فێرخوازەکەیەدا هەر لەڵێ شەربەتی مێوژ و نازان میوە و کۆمەڵێ لە شۆربا ئەو شتانە خۆراک هیچ کاریگەریەکی لەسەر زهنی قوتابی هەیە بێ جێ هێڕێ بۆ منە بۆ کۆشکردنێکی باشیا بۆ سەرکەوتنە ئیمتحانەکان خۆراک چەند کاریگەریەکی هەیە یەکێک لە کاریگەریەکان کاریگەری لەسەر خودی بەهێزکردنی یادگە هەیە بۆ یادگە کاریگەری هەیە و بۆ سترێسیش کاریگەری هەیە لەبەرەوە لەو ماوەیە پێویستە فێرخواز لە خواردنی قورس دوورکەوێتەوە خواردنی برنج و فاسۆلیا و کۆمەڵێک خواردن هەیە بە تەواوی زۆر زۆر کەمیان کاتەوە ئەگەر هەر نێشان هەڵێ زۆر زۆر باشترە نانیش نەخورێت بە شێوەیەکی گشتی سەوزە و میوە و ماسی و شیرەمەنی و تاوان باسی فرێشەکەم شتە فرێشەکان و زائیدەن گرنگی بە هەنگوین ئەم بە گوێس ئەم بابەتانە گرنگی پێ بدە بەتایبەت بەیانی پێش تاقیکردنەوە زۆر گرنگە گرنگی بەم جۆرە خواردنانەدا ئەگەر کاتما بێت فەرموو ئەگەر کاتما بێ باسی ئەوە ئەکەین لە کاتی تاقیکردنەوەیە زۆر گرنگە بە هیچ شێوەیەک خوێنکار سترێسەکان هەمووی لە زیهنی خۆی لابات کاتێک پرسیارەکان ئەخوێنێتەوە بەر لەوەی بچێتە سەر وەڵامدانەوە دیسانەوە چەند هەناسێکی قوڵ هەڵمژێت چاوی داخە زۆر باشترە بۆی دیسانەوە ئارام بێتەوە ئەو جا ئەو پرسیارانەی کە ئەیزانێ وەڵامی باتەوە گرنگی بەوانە نەدا کە وەڵامەکان نازانێ چونکە زیهن دوجار پاشەوەی کە ئەچێتە ناو پرۆسەی وەڵامدانەوە زیهن وەڵامی پرسیارەکانی تر حازرەکە شتێکی تر کە زۆر گرنگە کاتێک شتێکت بیرەچێتەوە زانیاریکت بیرەچێتەوە زۆربەی فێرخوازان ڕاهاتوون سەیری خوارەوەکەن نا ئەوەی کە گرنگە فێرخوازە بێ سەیری سەرەوە بکات یان بە شێوەیەکی مستەقیم سیر بکە لە کاتێکەوە ئەکات چاوی داخا باشترە لای ڕاست و لای چەپی مێشک بەهۆی ڕیشاڵەکانەوە پەیوەندی ئەەکەن هەوڵەدەن لەبەری کەمی کات نەمانتوانانی زیاتر لە خزمەت جەنابتان زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوونیت سپاس بۆ ئامادەبوونیت سپاس بۆ زانیاریەکانت بینەرانی عزیز و خۆشەویستم لەگەڵتانین بۆ قسەکردن لەسەر تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ بەڵام بڕگەی ڤیددیۆکانی ئێوە کە لە ڕێژ ژمارە مۆبایلی 1950 بۆمان دەنێرن گەنجێکی کورد لە وڵاتی ئەڵمانیا لە شارۆچکەی شفاباغ دیمەنێکی جوانی بۆ نردوین لە ڕێی فلایکامەکەی خۆیەوە بینەری دەبین و پاشتر دێنەوەلاتان بۆ تەواوکردنی بڕگەی سێمی بەرنامەکەمان.
بەڵێ ئازان خۆشەویستانم لەگەڵتانی بۆ قسەکردن و تەواوکردنی بڕگەی سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ گەنج و سەرکردایەتی بە تایبەت مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن بکەینە ئەو دەرفەت و هەلەی بۆ پێگەیاندن یان دەرخستنی توانا و بەهرە و لێهاتوویەکانی خۆمان وەکو گەنج و گەنجانی تری کوردستان وە لە وڵاتێکدا بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئەوروپا و زلهێزان و دیموکراسی خوازانی دنیا کۆمەڵی عەسکەر و دیکتاتۆریان چاندووە و بە دوای خۆشیاوەک و دوو پشک دە دوانزە کوڕی خۆیان داناوە بۆ ئەوەی لە دوای خۆیان پشتا و پشت ئەم دەسەڵات و سەرکردایەتی بۆ خۆیان بقۆزنەوە تا چەند هەل و دەرفەتەیە بۆ ئێمەیەک کەوا ببینە سەرکردە لە وڵات و لە کۆمەڵگەکەی خۆمانە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانە ئەحمەد قەساب ڕاهێنەری گەشتپێدانی مرۆڤی هەروەها پزیشکی پایە بڵندی دەرونیمان کردو دکتۆرگیان بەخێر بێی تەعات قبول بێ زۆر سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس خۆشحاڵ بین. گەنج و سەرکردایەتی چی ئەڵێن جەنابتان ئایا گەنج هەر لە تەمەنێکی 20 ساڵی 25 ساڵی 30 ساڵیەوە پێویستە بێتە سەرکردە؟ خۆشحاڵم لەم دەرفەتەیە ئێمە لە مانگی ڕەمەزانین حەڤەی ڕەمەزان و مازانی شەڕی بەدرە ئەوەی شەڕی بەدری ئەوە کاری سەرکەوتنەکەی هۆکاری زۆرە یەکێک لەوانە هەبوونی گەنجی سەرکردەی لە ناو شەڕی بەدرە گەر دیقەتتان نابێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر ئەفەرمێ ئینەما نوسرت بالشباب بەبوونەی گەنجانەوە من سەرکەوتوم چونکە پیرەکان خۆتان نەزانن دوای پێغەمبەری خوا ناکەوتن گەنجانی هانەدا بنە سەرکردە ئوسامەی کوڕی زەید و فڵان و مصعب و عەمار و هەمووی گەنجە بەز ئەمیان سەرکردەی جەیشە ئەمیان سەرکردەیەکی بواری کۆمەڵایەتی و هاکە دارێکە وێ مستەلاحی سەرکردە من حەزەکەم لای خەڵک ڕوون بێ تەنها سەرۆکی وڵات ناگرێتەوە تەنها سەرۆکی هەرێم نازم سەرۆکی حکوومەت هەر کەسێک توانای ئیدارە بەڕێوەبردن و ئاراستەکردنی کۆمەڵی کەسی هەبێ بۆ شوێنێک پێوترێ سەرکردە ئەمە بە مەفهومە عامەکەی واز لە سەرکردەی باش و خراپ بێن ئەمە باش و ئەمە خراپ ئەمە دیکتاتۆر و جۆرەکان و ئەوانە شتێکی ترن ڕەمەزان دەرفەتێکە بۆ ئێمە جارە خۆمانی تیا بناسین توی ئینسان توانێت سەرکردایەتی نەفسی خۆی بکە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئینجا بڕیار بە ئەوێت لە چ بوارێکە سەرکردایەتی بکە ئەو بوارێک کە ئەوێ پێشەنگ بێتایە و سەرکردەی ئەوانی تر بێت چ بوارێکە بواری میدیایە سەحەیە سیاسەتە ئابووریە جەیشە هەر بوارێکە بۆیە مۆزوعێکی گرنگە ئەم لە ئاستی دینەکەمان زۆر ئێتیمامی پێدراوە بەداخەوە ئێستا کەم مۆزوع باسەکەی خەڵک وازانە هەر شیعارە وازانە مۆزوعی سەرکردایەتی تەنها شیعارە و دەورات نەخێر لە وڵاتان بە تایبەتی ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بودجەیەکی زەبەلاح دیاری کراوە بۆ مۆزوعات هیچ سەرکردەیەکی ئەمریکی نابینی ئیلا بە کۆمەڵێک دەورەی مکەسەف چڕا ڕۆیشتووە تایبەتمەند بە کاری سەرکردایەتی لە وڵاتێکی خۆیان بۆیە چەندین شوێنی بەحس و توێژینەوەی تایبەتیان هەیە کە تایبەتە بە توێژینەوەی سەرکردایەتی وە زۆرێک لە سەرکردەکانی وڵاتانی جاری وایە لەوێ یا سەرکردەی منەظەمەکان لەوێ دەوراتە خێنن یا با بڵێن لەوێ دەرئەچن کەواتە مۆزوعێکی تا بڵێ گرنگە هەم لە ڕووی دینەوە هەم لە ڕووی سیاسەتی وڵاتەوە هەم لە ڕووی دەستگا و ڕێکخراوەکانی شەو مهمەیان کاک دکتۆر باسی لەوە کرد کە سەرکردە تەمەنی گەنج بێت باشترە وەک لەوەی کە تەمەنێکی زۆری هەبێت بۆ هۆکاری ئەمە بۆ تا گەنج بێت باشترە وەک لەوەی کە سەرکردەیەکی بەتەمەن بێت سەریکە ئەکێتە سەر سۆی سەرکردایەتەکە لەواچێ پەیامەکەم باش نەگەیان بێ ئەشێ گەنج بێ ئەشێ تەمەنی هەبێت بەڵام گەنج بۆ عفو ببەر یەک ڕەبت هەیە خەڵک زۆر بەعاڵە لێ تێگەیشتووە کە لە قیادەیە ئەم ڕەبتیان شکان و دەمێکە لە علمی قیادەیە ئەو ڕەبتە چیاڵێ ئەوەی گەنج بێ ناتوانێت بێ بە سەرکردایە ئەوەی پیر بێت توانێت سەرکردایەتی بکە ئەم ڕەبتە نییە لە قیادەیە قیادە سەرکردایەتی مۆزوعێک نییە بڵێ ئیلا ئەبێت تەمەنێکی ئەوەندە بێ ئینجا توانێت بێ بە سەرکردەی فڵانشن یعنی بۆ منە ماکرۆن کە بوو بە سەرۆکی فەڕەنسا تەمەنی 39 ساڵ بووە بزانم یعنی هێشتا لە حساباتی ئەوانە هێشتا گەنجە نەبووەتە میدڵ ئەیجیش بە تەردی خۆیانەڵێ وهاکەزە لە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسمان کرد کەواتە ئەم ڕەبتە هەڵەیە ئەم ڕەبتەی کە ئیلا بێت تەمەنێکی دیاریکراوی هەبێ ئینجا توانێت بێ بە سەرکردە ئەم ڕەبتە هەڵەیە و ڕەبتێکی کەژەیە کە هەر غەڵەتە بوو معلوماتی هەمومان هەبوونی علم لەو بواری کە ئەو سەرکردایەتێکە مەسەلەن وڵا ئەوەی فلان بۆنم لە ئیعلامە ئیلا بێ ئیعلامی بێ سەرکردایەتی ئیعلامکە نه ئەمانە مەرج نین ئیلا بێ پزیشک بێ بە وەزیرە سەحە ئەمانە هیچی مەرج نین بەڵام ئەگەر لی بزانێت طبعاً باشترە ئەگەر شەهادەی هەبێ لەو بوارەیە طبعاً چاکترە ئەگەر ئەزمموی هەبێ طبعاً باشترە چکە سەرکردایەتی توانایە یەکێک هەیە توانای خەڵک بەرێ بەڕێ و شادەشی نییە هەکێشکێ هەیە ناتوانێت خەڵک بەڕێ و شادەشی هەیە بەڵام لەوەش باشترمان هەیە یەکێکە توانای خەڵک بەرێ بەڕێوە و شادەشی هەیە ئەوە لە هەمی باشترە بۆ چونکە بە عەقڵێکی سەردەمیانە ئیدارەی وڵاتەکەکە و ئیدارەی ئەو دەستگایەکە کە ئیشتیاکە لە وڵاتی ئێمە هەلو دەرفەت هەیە بۆەوەی گەنج توانا و لێهاتوویەکانی خۆی پێشچاو بخات و بێتە سەرکردە وە کامانن ئەو بوارانەی کە جەنابەت فەرموود مەرج نییە سەرۆکی وڵات سەرکردە بێ
بەڕێوەبردننی لەوە کەناڵێک یان بۆونە دایرەیەک بۆ خۆی سەرکردایەتی بێ ئەم جۆرە لە کوردستانە ئێمە توانین هەلو توانای خۆمان بۆ کۆڵێ پێش چاو بخەین بینە سەرکردەیەکی بە ئەزمون و باش سارێکی جوانە یەک قشت زۆر مهمە خەڵگەڵێ آخر دەرفەتمان نییە ببین بە سەرکردە ئەوەی ئەو پرسیارەی وا کرد ئەوەی ئەو قسەی وا کرد ئەوە توانای نییە بێ بە سەرکردە سەرکردە دەرفەت دروستەکە چاوەڕێی دەرفەت ناکە بیدەنێ ئەمە بۆ تۆ ئەمە ئیدارێ سەرکردە خۆی ئەی خوڵقێنێ یعنی مەسەلەن لە حیزبێکە لە ڕێکخراوێکە ناڵم بچێتە پێر پێشەوە واز ناهێنێ بە ڕێگایەکی تر هەر ئەچێتە پێشەوە تاوان بە ڕێگایەکی شەرعی مەشروع ئەمە باسەکەین سەرکردە ئەوەیە کە خۆی شتە خوڵقێنێ بەڵێ لە کوردستانە ڕێگری زۆر هەیە و چەپۆک هەیە و گەورەکان ناهێڵن دەسەڵات نایڵێ لەم لاوە ماڵ نایڵە لەو لاوە نازانم کێ نایڵ ئەمانە هەمی ڕاست بەڵام ئەگەر یەکێک فعلەن توانای سەرکردایەتی هەبێەوە فعلەن بوێ سەرکردە بێ خۆی شوێنکەوتە بۆ خۆی دروستەکە ئەو ئاراستیانەکە يعني ئەو مۆزوع زۆر مهمە بێ ئەم جارێکان لە کۆبنوویەکە لە پرۆژێ برارەکان مایکێک لە گەنجەکان وتی دەورەیەکی 9 ساعاتی لەسەر سەرکردایەتی وتی دکتۆر آخر دەرفەتمان نییە و دەرفەتمان نایانێ وتم کوڕی باجا خۆی ئەمە دەرفەتە بۆ دروستکەین جا خۆ سەرکردە نیت ئەی خۆی دیشت چییە بە خۆبی خوڵقێنی خۆت دروستیکەی ینی نابێت چاوەڕێی ئەوە بکەی بماننەنێ زۆر مهمە کاک دکتۆر سەرکردایەتی لە نێوان ڕەگەزەکاندا جیاوازی هەیە بۆ نمونە لە سەرکردایەتی تەنها بۆ پیاوان باشیان ئافرەتانی دەتوانن سەرکردە بن بە دڵنیایی و ئافرەتانیش توانن سەرکردە بن ڕێژەی سەرکردەی ئافرەتان لە زیادبوونە لە عالەمە تۆزێک لەوە پێش من سێرێکی سایتی پیوم کرد سایتێکی ئەمریکیە تایبەتە بە لێکۆڵنەوە قیادی باسی ڕێژەی سیناتۆرە ئافرەتەکانەکە لە ناو کۆنگرێسە لە هەرێمی کوردستانە چۆن ئەم ئێستا دێنە سەرەوەش تەما لە ساڵ 1990 لە سایە 2 کۆنگرێس ئافرەت بوو سایە 2 کۆنگرێس ئێستا لە سایە 25 کۆنگرێس ئافرەتە زۆربیان دیموکراتن هەندێکیان لە جەماعەتی با بڵێن ترامپن تقریبان زۆربیان دیموکراتن کەواتە ئەمە پێمان هەڵێ ڕێژەکە بەرەو زیاد بوونە بەڵام هێشتا نەگەیشتۆتە ئەو ڕێژەیە کە با بڵێن یەکسان بێ نزیک بێ واشە چکە هۆکار زۆرە تەمان یەکێک لە توێژینەوەکان کە دەری خست و هۆکاریەوەی بۆ سەرکردەی ئافرەتمان کەمە هۆکارێکی سەرەکی ئەڵێ خۆیان داوای ناکرد پێشتی ژامەژەم پێ کە سەرکردایەتی پێویستی بە داواکردنە پیا و جورئەتی زیاترە شەرمی نییە کەمتر شەرمیە ئافرەت بە شەرمترە و بە حیاترە کەمتر ئەخۆی باتە پێش و تواناکەی هەیە بەس لە ڕووی نایە بڵێ من ئەوە سەبەبی سەرەکی ئەوە علماتەوە علمیە ینی تازەترین شتێکە باس ئەکرێ لە هەرێمی کوردستانە بۆکو باقی مندیشتەکانی ترمان لە دواوە ینی شتەکانی ترمان لە دواوە ئۆڕێدی خراپترین شت کە هەیە مەوزوعی کۆتایە ینی کە ئەو پێوتێ ڕەحمکردن بە ئافرەت نابێ ئەم نظامە ئافرەتان قوبڵی کرد ئەبێ کارێ بکەن ئافرەتان چی بکەن ئەبێ کارێ بکەن کە بە توانای خۆیان ئەو جورئەتە دروستکەنەوە قەنەعەتەش بۆ دەنگدەر دروستکەن لە هەر دەستگایەکە باسی دەسەڵات ناکەین باسی هەموو دەستگایەکەن ئەو قەنەعەتە بۆ دەنگدەر دروستکەن و بۆ خەڵکی دروستکەن کە ئەبێ ئەمە هەڵبژێرن بەڵام لەوانەیە لە ناو حیزبێکە لە ناو دەستگایەکە خانمێک داوا بکات کە ببێت بە سەرکردە تواناشی هەبێت زۆر لێ هاتوو بێ بەڵام بەگوێی نەکرێت لەم حاڵەتەیە مافرەتە بێت چی عرضم کردی ئەبێ هەڵبا دکتۆر ئەزمون تا چەند گرنگە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناڕازین لە بڕیاری بە فەرماندەکردنی ئوسامەی کوڕی زەید کاتێک کە لە کۆتاییەکانی تەمەنی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەرە بۆ جەیشی مؤتە و ئەیکاتە بەرەوپرسی سوپا تا ئێستاشی لەگەڵا بێ خەڵک لە کۆمەڵگەیەمە ئەوەندەی گوێ بۆ مەلا پیرەکان ئەگرێت لەوە چێ هەر پێی ناخۆشە گەنجە پێشمێژیش بکە هەر لە خۆیان پیرەکان ئەڵێن ئەو گەنجێکی دەمڕوتە و چۆن ئەزانێ ئەزمون تا چەند پێویستە لە سەرکردەیە هەبێ و گەنج چۆن دەتوانێت بۆنە لە 20 ساڵیا ئەزمونێکی وا هەبێت کە وڵاتێک یان بۆنە وەکو گەنج پیرێکی 70 ساڵە و ئەزمونێک کۆ کردوێتەوە قسەیەکی زۆر جوان هەیە ئەڵێ ئێمە پێویستمان بە ئەزمونی پیرەکان و دەست و مەچەکی گەنجەکان هەیە هەردووشیمانەوێت دەمە لە بیر نەچێت بەڵام علمیەن لە ڕووی قیادەوە هیچ ڕەبتێک نییە لە بینی خبرە و قیادەیە بڵێ ئیلا بێ خبرەی هەبێ ئەنجاتوان بێ بەقاعد نه ئەم ڕەبتە نییە بەس ئەگەر یەکێک خبرەی هەبێ و توانای قیادی و سەرکردایەتی هەبێ طبعاً باشترە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عالمترینە ئەزانێ ئوسامەی کوڕی زەید بۆ ئەو جێیشە باشە بۆیە لە دوای خۆشی ئەبوبەکر سیدیق هەر ئەو جێیشە دەست پێ کاتەوە هەرڵێ بێ بڕوا و بەس ئیزنی لێ وەرەگرێ ئیمامی عومەر و هەندێکیشکەی لێ سەحبە کاتوانێ کەواتە پێغەمبەری خوا عالمە ئەگەر ئێمە قرار مسلمان بین یعنی ئەمە پەیامێکە بۆ هەمووانی لە هەر حیزبێک عیشەکەن و لە هەر شوێنێکە هەن متعاتیوانی خۆیان بە مولتەزیمە زانن کە ڕێگە بە گەنج نایەن بڕۆنە پێشەوە ئەگەر تانەی اقتدا بە ڕەسوولی خوا بکەن صلی الله علیه و سلم فەرموو لە چەندین شوێنە گەنجی پێشخستووە لەسەر خبرە عەمری کوڕی عاص ئەکاتە مەسئولی سریەک
کە چەند مانگێگە بە مسلمان بۆ عمری کوڕی عاس عمەری کوڕی خەتاب بوو ئەو بەکری چیتیایە کامل لە پێشترن ئەو بەکر یا عمری کوڕی عاس تەواانەوە ئەی بۆ عمر لە پێشەوەی عمر خێبرەی هەیە عمر سیاسیە عمر قیادیە عمر قیادی جێشتانە بکە باشتر لەوانێتە لەو جێش لەوە بۆی پێغەمبەری خوا کابراایەکی عەقڵ و وریا ئەزانەی کێ بۆچی باش و ئەگەر ئەمە اقتدا بکەین بە پێغەمبەری خوا ئەوە نابێ ڕێگری لە گەنجکەین ئەگەر گەنجی ئێوە ئەوان یارمەتی بن بەخۆ یارمەتی نایەن ئەی حل چییە خۆ سلمێنە بەڵام بە ڕێگایەکی مەشروع نەک بە ڕێگای هات و هەڵا و فەرتەن و نازان و فێڵ و فر بە ڕێگای مەشروع خۆی بسەلمێنە گەنج و زۆر زەرورە دەرفەتە لەم ڕەمەزانەیە پێش هەموو شتێک خۆی بناسێ گەنج سەرکردایەتی جارە نەفسی خۆی بکە اینجا دوای ئەوە لەو بوارانەی کە جەنابەت پرسیارە کە ئەگەر بە خێرایی جوای بە موکات هەبێ ئەو بوارانە چین کە ئەکرێمە سەرکردایەتی تیا بکە بواری ئایتی پەروەردەی مناڵ پەروەردەی نەوەجەوان زانکۆ هەر علمێک کە ئیگری تۆ توانی بیتە سەرکردە لەو علمەیە بەوەی کە دەستگایەک دروستکەی سەرکردایەتی و علمەک ئەس ئەمریکا و وڵاتان بۆ لە پێشەوە هەر علمێگە بینی سەرکردایەتی و علمەکە علمی زەڕە سەرکردایەتیەکەن ینی زەخمەکان لەوێن مرکزی ئەبحاس لەوەیە ئیدارە لەوەیە هەموو شتێک لەوەیە بۆ سەرکردایەتیەکەن واتە ئاڕاستەیەکەن چکە سەرکردایەتیەکە لە سەرچەکانی ئاڕاستەکردن ئیعلام گەنج دەتوانێت بیکە بزنس عینەن شت بەڵام با خۆمان هەڵ نەخەڵەتێنین ئەوە نە ئاسان نییە حەزەکەمان قسە بکەم ڕاستە من ئەڵێم ئەبێەوە بێ بیکە بەس ئاوا ئاسان نییە پێویستی بەکارە ینی گەنجێک ئەمەی پێ ناکرێت 12 ڕۆژەم ناسێ لەخەو تا چواری بەیانی خەریکی یاری خۆشی نازانێ مۆزوعەکە چییە ئەلفوبای مۆزوعێک نازانێ ژڵێ دنیاوە ناڕابڕێەوە عەزم دنیا چۆن ڕابڕێگا کەواتە سیفەت و تایبەتمەنی و خەسڵەتەکانی ئەو گەنجەی کە لە ئێستەوە پێوە دیارە بێتە سەرکردە کامانە و سیفەت و تایبەت زۆر جوانە بەرپرسیارەتی گەنجانی بەرپرسیارەتیان هەیە یەکێکە لە مواصفاتەکان تەخطیط دائما بە تەخطیطە ڕابڕێگاوە عشوایی حەز ناکە ئیشکات تەخطیطی ڕوانینی هەیە بۆ دوور هەڵسەنگاندنی شخصی هەیە ینی کە ئینسانە بینی هەڵدەسەنجێنێ دوای قسە کردن و مامەڵەکردن ئەزانێ بۆچی باشە لەکوێ باشە تەواانەوەیشێکی سەرکردایەتیە هەڵسەنگاندنی ڕووداوێک ڕووەدا هەر ڕووداوێک کۆمەڵایەتی سیاسی ئابووری تەحلیلیەکە هەوڵەدا لی تێ بگە تەحلیلکردنیشێکە لە سیفاتەکان وەیە ئەو سیفاتاش ضرورە هەبێت تاوان ئافرەتان لە تەختی تا باشترن وڵ ئەگەر ئافرەت تەختیتی کرد قڕ بەسەر بەقوترن دکتۆر کەسێک بێت و پێی خۆش بێت دەبوارێکە سەرکردە بێت ئەبێت چی بکات بۆ نمونە خۆی ئەو توانایی نەبێت و بەڵام لە هەمان کاتیشا پێی خۆش بێت کە بێتە سەرکردەیەک لەو بارەیەکە و حەزیلێتی گرنگترین ئەو ڕێگایانە ئەو هۆکارانە چین کە ئەو بیانگرێتە بە یەکشت مێمە بۆ سەرکردە هەموو سیفاتەکانی هەبێت پێ ناوەتی لە سەرکردە ئەزەکەی 2000 سیفاتی سەرکردایەتی پێی ناوەتە سەرکردە هەتا شوێنکەوتەی نەبێ شوێنکەوتەی ڕازگۆ شوێنکەوتەیە کە بەگوێیکە ینی پێوتە تابع ئەتباع ئەبێ ئەتباعی هەبێ ئەگەر ئەتباعی نەبوو شوێنکەوتەی نەبوو بەم کەسە ناوەترە سەرکردن ئەگەر یەکێ توانای ئەوەی نەبوو قەناعەت بە مەجموعەی خەڵک بکات دوای بکەون بۆی ئاراستەیان کە بۆ فکرەیەک هەموو سیفاتی قیادەی تیابێ کە سەدانە ناتوانین پێی بڵین سەرکردەی بە پێچوانەشەوە عەفگاگراس ئەگەر یەک دو سیفاتیشی تیابێ بەس توانای ئەوەی هەبێ قەناعەت بە مەجموعەی خەڵکە دوای خۆی بخە ئەوە توانین بۆ کەسە بڵین سەرکردەی گەنجی دەست و پێسپی گەنجێکە دایکی و باوکی بخاتەژێ قەرزەوە بۆی سەفەری ئەوروپا بکە لەبەری کە جامعەش تەوا کردە بەس ناتوانێت لە وڵاتەکەی خۆیان کاسپیە بکە هەمیشە ڕەشبینە هەمیشە ئێهمال هەمیشە ناتوانێت بەونە بەرد لەسەر بەردابنێ ئەم جۆرە لە گەنجە سیفەتی سەرکردەی تایە بۆ نامەتوانێت بێتە سەرکردە ئەم جۆرە گەنجە جارە بێ مەرحەلەیەکی تری پێ بڕین جا باسی سەرکردایەتی لەگەڵا بکەین جارە پێ بڵین جارە خۆ دروستکە تۆزە خەریکی خۆ بە اینجا دوای ئەبێ ئەوەی کێتە بابەتی سەرکردایەتیەوە ئەو مەرحەلەی تێپەڕانە بێ تربیە کرابێ تربیە کرابێ بزانێت دنیا چیە اینجا توانە بێتە ئێرە وازحە ئەگەرمانە سەرکردەیەکی باش دروستکەین ئەم ئەگەرمانە سەرکردەیەکی شەڕانگێزی بێکەڵک دروستکەینەوە مشکلەمان نیە هەر چۆنێک بێ ئەبێت وەکوەوەی کە ئێستا ئەیبینیت و هەیە واقعەن وجودی هەیە سەرکردەی خراپمان زۆرە وێ بێ ئەو مەرحەلەی تێپەڕێن جا بێ ئەو مەرحەلەیەکی تر دکتۆر تۆ خۆت بە سەرکردە زانی لەبەرەوەی کۆمەڵێک کەس هەیە لەگەڵما ئیشەکەن لە پرۆژەیەکی دیاریکراوە بڵێ چەند کەس پێویستە شوێنکەوتوت بێت تا بە سەرکردە یەک بەرەوسەرەوە یەک کەس یعنی کەسێکیش بەدواتەوە بێتوانی چونکە یەکەم کە هاو دووەمیەت لە علمی قیادە و ئەتباع ئێسێمە خەریکی کتێبێکی لەسەر علمی ئەتباع زانستی شوێنکەوتوان لەگەڵ مامۆستای بەڕێز دکتۆر تارق یەکەم کەس قورسە دواوکەوێ لەگەڵ یەکەم باوەڕی پێنای دووەمی ژێت دووەم عاتن چاوەڕی یەکەمە ئەو بەکر سەدیق کەوتی تەواو عایشە کەوتی تەواو سەرەکەی بیلال هاو سەرەکەی عەمار هاو سەرەکەی سومەیە هاو وایە هەمووی دێ یەکەم زەحمەتە دووەم ئاسانە سێەم خۆیە بەڕێزت لە چ بارێکدا سەرکردەی
پرسیارەکە تاوا ئەو بواری کێسایمە ئیشی تیاکەی بواری پێگانی سەرکردێ مەشروعێکمانێ نای بڕیارەکانەوە بواری پێگانی سەرکرد ئەنی لەو بوارە کارێک زۆر زۆر سپاس. دکتۆر ڕەمەزان لەگەڵ مانکانی ترا بۆچی یانی ڕەمەزان چه گرنگێکی هەیە بۆ دۆزینەوەی بەرپرسیارەتی و ورە و لێهاتوویەکانمان ئەو بەهرە توانایی کە تیامانەیە ڕەمەزان هیچ جیاوازێکی لەگەڵ کاتەکانی ترا بۆ خۆ پێگەیاندن بۆ خۆ پڕچەکردن و خۆ معریفەدارترکردن بۆ بەسەرکردەبوونی خۆمان باڵە چکە تۆ توانین 6 ساعت خۆ بگریتەوانە قیادەی نەفسی خۆتکەی لە شەهوات و لە حەڵاڵ بەدەر لە حرام حەڵاڵەکانیش ناکەی کەواتە ئەمە پێتەڵێ هاوکارێکی باشە بۆی بتوانێت قیادەی نەفسی خۆ بکەی سەکرات نەفسی خۆ بکەی لە شتەکانی تریشە لە تەمەڵیە لەوەی تۆزە چالاکتر بین لەبەرەوەی کە تۆزێک خەمی وڵاتمان هەبێت زۆر مهمە گەنج بەرپرسیارەتی هەڵگرێ بەرپرسیارەتی بیدایەتی ئیشەکەیە ئەبێ هەو هەستەی هەبێت. زۆر باشە دکتۆریان کۆتا قسە لەبەری کاتی بەرنامەکەمان تەواو بوو. من خۆشحاڵم لەوەی کە لە خزمەتانە بووم لەم ئەڵقەیە بە گەنج ئەڵێم بێهیوامە بە چکە دەسەڵاتی خراپ ئێ بێهیواتکە یەکەم بێهیوامە بە دووەم بەرپرسیارەتی هەڵگرە سێم بیرێک بکەرەوە ئەتوانی خزمەتی وڵاتەکەت کەی وەکو سەرکردەیەک لە بوارێکە یاخودنا ئەگەر ئەتوانی دەست پێ بکە بە خۆ دروستکردن و خامۆفقتانکە. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر زانا ئەحمەد قەساب ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیی و پزیشکی پایە بڵندی دەوری بەرنامەکەت ڕازاندەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونە. ئەو زانیاریەکە بەڵێ بەڕێزان ئێستاش دەچینە لای زانیاریەکە باز لە هەڵگیرسێنەری جەنگی جیهانی یەکەم کەیە و هۆکاری جەنگەکە چی بوو. خەڵکانێک پێی وایە ویست و بەرژەوەندی دەسەڵاتداران وای کردووە کەوا جیهان بەرەو جەنگێکی ماڵوێران کرد و تااقەت پڕوکێن و پەلکێش بکەن نزیکەی 16 میلیۆن مرۆڤی تێدا بووە قوربانی. ئەوە ڕاستە کە جیهان وەکو کوورەی ئاگری لێ هات بوو بەڵام بابزانین کێ یەکەم ئاگری نابە و کوورەیە و جەنگەکەی هەڵگیرسان. گابریلۆ پرینسیپ خەباتکار و ڕزگاری خوازێکی گەلەکەی بوو ئەندامی ڕێکخراوێک بوو بۆ سربەخۆیی وڵاتەکەی دژی داگیرکاران کورتەباڵا بوو نەیان دەهێش لە عسکەریدا بەشداری بکە بۆ ئەو مەبەستە. ئەو ئامانجی ئەوە بوو کە بۆسنیا و سربیا لە ژێردەستی و ستەمی هەنگاریا و نەماز ڕزگار بکات. لە مانگی حوزەیرانی ساڵی 1940دا پادشای نەمسا فێردینات فرانسی سەردانی ناوچەی سەرایۆڤۆی کرد با مەبەستی بەسەرکردنەوەی شوێنکەوتوانی و بەکرێگیراوەکانی. گابریۆژ یەک فیشەکی نا بە پادشای نەمسا و دەست بەجێ کوشتی. ئەو تاکە فیشەکە بوو با مەشخەڵی هەڵگیرساندنی جەنگی جیهانی یەکەم و هەموو وڵاتە زلێزەکان تێیدا بەشدار بوون. لەو جەنگەشدا چوار ئیمپراتۆریەتی بەهێزی ئەوسا باچۆکدا هاتن و ڕووخان ئەوانیش نەمسا و ئەڵمانیا و عوسمانی و ڕووسیای قەیسەری. دوای ئەو ڕووداوە نەمسا جەنگی سربیای ڕاگەیاند. سربیا هاوپەیمانی رووسیا بوو بۆیە رووسیاش دژی نەمسا جەنگی بەرپا کرد. نەمساش دۆستی ئەڵمانیا بوو. ئەڵمانیاش تینو بوو با خوێنی ڕووسەکان بۆیە ئەڵمانیاش هاتە دەنگ لەسەر نەمسای دۆستی و دژی رووسیا جەنگە. فەڕەنساش بۆ بەرگری لە رووسیا دژی ئەڵمانیا وەستایەوە و جەنگی ڕاگەیاند. ئەڵمانیاش دژی فەڕەنسا وەستایە و هێرشی بردا سەرخاکی بەلجیکا کە هاوپەیمان و دۆستی فەڕەنسا بوو. بەلجیکا و بەریتانیاش وەک دوو هاوپەیمان دژی ئەڵمانیا وەستانەوە. دەوڵەتی عوسمانیش هەر لە خۆی و مسلمانانی پەلکێشی ئەو جەنگە بێفەڕە کرد و بەو داڕوخاوی و دواکەوتوی خۆیەوە چوو بەگشت دەوڵەتە ئەوروپی ڕاهێنرا و شەڕزانەکانەوە هەر بۆ نەکبەتیش چووە ئەو بەرەیەوە کە لاواز بوو هەموو دنیا دژی وەستا بوویەوە کە ئەڵمانیا بوو. بۆیە کە ئەڵمانیا هەرسی هێنا ئەوانیشی کە هاوپەیمانیان کردبوو دۆڕان. دەوڵەتی ئیسلامی عوسمانی جەکێک بوو لەوانە. بۆی ئەمریکا و ئیتالیا و یۆنان و پورتوگال و ڕۆمانیا بۆ بیانوویەک دەگەڕان دەوڵەتی عوسمانی بخەنە جەنگێکە و کۆتایی با ئیمپراتۆریەتی هەزار ساڵی ئیسلام بێنن. باواتی خۆیان گەیشتن و ئەوانیش جەنگیان دژی عوسمانی بەرپا کرد. بڵێ دەست خۆشەیدا بۆ زانیاری بەسوودا بینەرانی عزیز و خۆشەویستم بڕگەی کۆتایی و چوارەمی بەرنامەی پەیامی ڕۆژ بڕگەی کابانی ماڵەکە ڕۆژانە خات و فەزی لە جەمال سپۆر و شارەزای بواری دروستکردنی خۆراک ئامادەیەکا بۆمان و هەر ڕۆژە لەسەر دروستکردنی خۆراکێک بۆ سفرەوخوانی ڕۆژانەمان کە هیوادارین کە خانمەکان ڕێنمایی و زانیاریەکان وەربگنەوە پێکەوە ئێستا بینەری بڕگەی کابانی ماڵ دەبین و دەبیدەیکەنە کۆتایی ئەڵقەی بەرنامەی ئەمڕۆژمان.
بەڵێ ئازان و خۆشەویستانم بڕگەی کابانی ماڵ لەلایەن خات و فەزی لە جەمالەوە پێشکەشکا بە سپۆنسەری بەرهەمەکانی کۆمپانیای دۆلفینسی بۆ خۆراک و بەرهەمە خۆراکیەکان. کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژیشمان لەگەڵ هاوکارم شەیدا پێشکەشکردن ئومێد دەکەم جێ ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی عزیز و خۆشەویست بوو بێ و تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ. خواتان.